بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه. خۆشەویستانی سی گەوهەری مانگی پیرۆزی ڕەمەزان لە گەوهەری 23 ڕۆژێکی زۆر گەورە و مبارەک، ڕۆژی جومعە، ڕۆژی 23 ڕەمەزان و ئینشاءالله قەدر و شەوەکانی هەمووی قەدر و پڕ لە بەرەکەت و پڕ لە نووری قورئان بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە هەموو لایەکتان لەگەڵ ستاف ئازیزەکەی کەناڵی ئاسمانی پەیام و کاکە پەیوەندی برای خۆشەویستم. کاک پەیوەندیان ئێمە ئەمڕۆ لە خزمەت ڕۆژێکی زۆر گەورەیان و ڕۆژی جومعەیشە. بەڕاستی هەیبەتی ئەم مانگە لەم دەشەوەیە خەریکە کۆ بێتەوە. گەورەی و شکۆی ئەم مانگە زۆر جوان لەم دەشە و ڕۆژەی مانگی ڕەمەزان و کۆتایی ڕەمەزانە دەرەکەوێت. چی بکەین بۆی کە بەڕاستی ئینشاءالله عیتق من النار، ڕزگاربوونی گردنەکانمان لە ئاگر دەست بکەوێت ئینشاءالله. خۆی گەورە عەفومان کە یا ڕەب. والله بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. زور خوش حالين كا واي پروردگار تمني امانتي لنا عمر رمضان في عطاء كردينا الحمد لله. خدمت ايوي خوشويست بو علاقيشي ديكي برنامج سي جوهر لقل زور خوشويست من برا عزيز من كاك شيخ فاتح. زور خوش حالين كاك شيخ. خوش حالم كاك شيخ. عندك لزانيان قسان زور لسر أو شوانە کردووە کە تاکە و ئاشکەوێتە جومعەوە. یعنی تۆ سەیری کە شەوی ڕابردوو 23 شەوی 23 بوو، شەوی جومعەش بوو. یعنی زۆرینان ئەگەر نەشیان وت بێ ئەو شەوە شەوی قەدرە و توانە تەمەناکەین داوا ئاکەین کە ئیشەڵڵا ئەو شەوە قەدر بێت. چونکە کەم وایە ینی ڕێ بکەوێت قەدەر وا بێ کە لە تاک و جومعەش بێ. لەبەرەوە بەڕاستی ئەم ساڵ ئێچێک لە فەزلەکانی ئەم دەڕۆژە ئەوەیە کە شەوی ڕابردوو ئەلحەمدولله شەوێک بوو کە کەوتووە شەوی جومعە. شەوی جومعەی داهاتوش لەوە ئینشاءالله هەر شەوی جەژن بێت، کاویش هەر شەوێکی زۆر مبارەکە. ینی دوو جومعە بە دوای یەکە لە ناو جەژن و لە ناو قەدرا بین ئینشاءالله. ژنی قەدرا ئینشاءالله. بەڵێ کاک پەیوەندیان. کاک شێخ نازانم با دەرێنەرەکەم قسەیەکم لەگەڵا بکە بزانم سەوتەکە باش. بەڵێ کاک شێخ جەنابەت تۆ درێژە بە بەرنامەکە بدا، من مەوزوعێکم هەیە بە زمانکەکەم تەواو نییە. باش زۆر چاکە بۆم چاکە ئینشاءالله زۆر چاکەم. دوێنێ من مەوزوعێکم باس کرد کاک پەیوەند طبعاً باسی ئەو ویزگانی کە ئینسان پاکە کاتەوە لە گوناه. مەجموعە خاڵێکیانمان باس کرد کە لە دنیا ئینسان پاکە بێتەوە لە گوناه پێی وەخوای گەورە نەقیە کات، یعنی دا ئەشۆرێ لە هەموو تاوان و گوناهەکان و پاکە بێتەوە. تۆ مایکەکە چاکە کاک پەیوەند. تۆ فەرموو ویستم بێ بە زۆر باشە کامێرەکە من قسەی خۆمەکەم والحاصل تۆ بگوازێتەوە بۆیە ئەنجام. زۆر باشە. جا ئەو ویزگانەی کە لە دنیا ئێمە پاکەکەنەوە لە گوناه، ئازیزانم بریتێ لە ویزگەکانی تەوبە با تەوبە بکەین، با وعد بین خوایە لەم 23 ڕەمەزانەیە تەوبەی یەکجارەکی لە هەموو گوناهەکانەکەین، نەگەڕێینەوە سەر گوناه. ئەم قەرارە زۆر مهمە بیدەین. وخالك تر استغفار استغفر الله زور كين استغفر الله عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته. خالك تريان شاكب كي دواء أو كجناهك كرد شتيكي غلط يك كرد غفلت يك بسراهات يك سرتو شاكي بدواء كيت شوارميان هر مصيبتنا خوشي ونخوشيك لجيانا تريت أو أبيت كفارتي جناهي تو وأقل لما نشا همي باك نبويتوا أو إنسان دەرگایەکی تری هەیە کە ئەمرێت ئەو نوێژەی کە لەسەری ئەکرێت بریتێ لە کەفارەتی گوناه بۆی ئینشاءالله. هەتا زۆرترین خەڵک بۆت بپارێنەوە ئەوە تۆ لە زۆرێ لە گوناهەکان پاکە بیتەوە. و هەروەها ئەو ناڕەحەتیانەی کە لە سەرەتای گۆڕ و لە سەرەتای بەرزەخا توش دەبێت یان دەحشەتێکە دەگرێت ترسێکە دەگرێت نازانی بەرەو کێو ئەڕۆیت مەلایکەی تازا بینی شتێکە بینی کە پێوترێ مەلایکەی خواخر زۆر سەیرە کاک پەیوەند. ئین تۆ ئەکەویتە جیهانێک ئێمە چۆن ئیسە تەشبیه نەبێ ئینسانە بینین بە ملیۆنەها و هەزارەها مەلایکە بینی، یەکەویتە عالەمێکی زۆر سەر بەڕاستی. ئەمە خۆی بۆ خۆی کەفارەتی گوناهە. و هەروەها
لەناو گۆڕە ئەو یاخود لە بەرزەخە ئەو چاکانی کە کەسوکارت بۆ تەنێرن لە دوعای خێر لە چاکە لە ذکر و تەسبیحاتێکە یکەن بەشی تۆی تیابێت ئەوانش بۆتە بێت بە کەفارەتی گوناهەکانەوە لە ڕۆژی قیامەتیشا 4 کەفارەتمان هەیە کە بە کورتی من باسییانەکەم کاک پەیوەندیشێک لەو کەفارەتانی کە بێتە هۆی کەفارەتی گوناهەکان لە ڕۆژی قیامەتە بریتە لە وەستانی ساحەی حەشر و ناڕەحەتیەکانی قیامەت و ئەو حاڵەتی کە بەسەر بەشەریەتایەکە یەک جار ڕوەدات کە لە مەحشەرە ئەو هەموو خەڵکە ئاوا کۆبێتەوە لە جین و ئینس و ئەو هەموو مەلائیکەیە هیچ کەسێک قسە ناکە ئیلا سەوابە خوای هیچ ناڵێ کەس ناتوانێت هیچ شرکە بکەن ئەمە بۆ خۆی بێتە کەفارەتی گوناه کاتێکە ئینساندا مەحشەرە ناڕەحەتیە بینیان و دەیەکی زۆر لە مەحشەرە ئەوێسێنرێت و هەروەها ئەو کاتێککە ئینسانە چێتە بەردەستی خوای گەورە بەتەنیا هەموو کەسێ بەتەنیا بانگەکرێ یەک بانگەکرێ وە لە ساحەی مەحشەر کاک پەیوەند بانگ بکرێ مەلایکە بێت بدگرێت باتە بەردەم پەروەردگار و ئالێ یەک محاسبەی شتەکانە بکە ئەو شەرمەزاری کە بەسەر ئینسانایەت خی گەورەی کا بە کەفارەتی گوناه بووی و هەروەها شەفاعەتی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و ئەخیریان کە لە هەر هەمووی گەورەترە بریتێ لە عەفوی خوایی کە مەغفرەتی خوای ئەگەر کەسێک لە وەشانەی گرێتەوە ئیترەوە بەڕاستی خۆی فرێداتەوە ئاگری دۆزەخ بەڵە خۆشەویستان لەگەڵەوە خۆشەویست بەردەوامی لەم بەرنامەیە کاک شێخ یەک دیاردە هەیە حەزەکەم باسیکەین لێرە دیاردێکی زۆر گرنگە و بەڕاستی زۆریش ناخۆشە ئەویش بەڕاستی یعنی ئەمە بۆیە چەند جارێکی تر باسمان بکردایە یعنی بەداخەوە ینی لەم مانگی ڕەمەزانەیە ینی حەزی ڕۆژۆوان ئیستیغلالەکەوێ حەز مەسەلەن بۆ منە ینی ئەگەر سات تێبینی بکەی زۆر گرانە یعنی لە بیدایەتی ڕەمەزانەوە کە جارە هەندێک خواردنی کە لە ڕۆژوا بەکارێنرێ بۆ ڕۆژوشکاندن و هەروە بۆ پارشۆ ئەوانە هەمووی گرانە بێ یعنی بەداخەوە لە وڵاتانی دیکە لە لای گەلانی تر و تەنانەت بەڕاستی لای ئاینەکانی تریش لە مناسباتی خۆیانە مناسباتی ئاینیا ئاسانکاری و هەرزانێکی زۆرەکەن معقول نییە تۆ نەوسی ڕۆژەوان نەوز ئەخر لە کوردەواریە زۆر گرنگی پێدرێ جاری وای هەڵێ نەوز ئەدگرێ یعنی لە کوردەواری ئەگەر کەسێک شتێک بخوا کەسێک مەسەلەن بۆ بەڵێ هینیەکە ینی بەشێدا بەڵام تۆ لە ڕەمەزانە نەفسی ڕۆژوان و نەوسی ڕۆژوان ئیستیغلالکەی بەوەی کە شت گرانکەی یعنی باوەڕکە کاک شێخ تۆ سیرکە کە لەگەڵ دۆلار بەرزە بێتەوە خێرا حاسیبەکە هێنن دوکاندارە بە ڕێزەکان کەسبکارە بە ڕێزەکان خێرا ئەیگۆڕن بە دینار و بە دۆلار و شتەکە بەنە سەرەوە دۆلارەوە چەند ماوەیەکە دابەزێ بزانە کەس شتێک هەرزانەکە لەبەرەوە بەڕاستی ینی ئەوە ینی ئێمە گەلێکی موسڵمانی کاک شێخ ئێمە ئەم بەرنامەیە چەند ڕۆژە پێشکەشەکەین بەیەکەوە چەند بەدڵێکی خۆش ئاسوودات چونکە ئێمە خیتابمان ڕووی لە خەڵکی ئیماندارە ماقول نییە لە لای ئیماندارەکانە ئیستیغلالی مانگی ڕەمەزان بکرێت کێشەیەک لە پێغەمبەران حەزرەتی شوعیب بۆ ئەزانم یا کافرمێت مەسەلەی کێشانە و پێوانە بۆ کە لە قورئانە باسیەکات یعنی بۆ لە قورئانە هاتووە ئایا ئەمە دووبارە بۆتەوە لە سەردەمی ئەمەیە یەکێک لە هەرە گرفتە گەورەکانی ناو ئێمەی موسڵمان بە هەمومانەوە گرفتی حەڵاڵ و حرامە کاک پەیوەند ینی خەڵک گوێنەیەتە ئەو پارەی کە وەریەگرێت ئەو مەعاشە ئایا هی بندیوارە هی هەرچیەکە هەر مهمەوە وەری بکرێت گوێنەیەتە ئەو پارە زەبەلاحیکە وەریەگرێت گوێنەیەتە ئەو پارەی بە حرامیە چێتە گیرفانی ئەو قازانجی بە حرامیە چێتە گیرفانی گوێنەیەتە ئەوەی کە ئەم پارەیە ئەشێ بە من قبولی بکەم وەری بگرم یان نا یعنی ئیمتیحانی ئەم عەسرە من وا نازانم هیچ ئیمتیحانێکی تر بێ غەیری حەڵاڵ و حرام غەیری پارەی حەڵاڵ و حرام ئەمە بچێتەوە شوێنی خۆی زۆربەی ئیشەکانمان بچێتەوە شوێنی خۆی لەبەرەوە کاتێکە حەڵاڵ و حرام نەپارێزرا ڕیبا و سوو بە ئاسانی لە بازاڕەکانە ئیشی پێوەکرا کاری پێوەکرایەت لەبەرەوە تۆ چاوەڕوانی چیەکەیتان چاوەڕوانی ئەوەکەی کە ئینسان بەرەو مادی و ئەنانێتێکی زۆر قورسە ڕوا کە هیچ دەقێکی دینی و ئیمانیش پەیوەندی ینی ڕاستەوخۆی نابێت لەسەر یاخود کاریگەری ڕاستەوخۆ ناکاتە سەر ڕاستە کاک شێخ ئەبینی تاکو ئەم لە حەزێژ قورئان خوێنەکەمان نهاتوە مامۆستای قورئان خوێنمان نهاتووە و خۆ ناشبێ بەرنامەکە بەبێ قورئان خوێندن بڕوە خۆ لانی کەم ئەوە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە یا من یا تۆ بێت چەند ئاەتی لە قورئان پیرۆز بخوێنی من حەزەکەم جەنابە بیخوێنی چکە دوعاکە من لە ئاخیرای خوێنم انشاءالله تۆ جەنابە قورئانەکە بخوێنم زۆر باشە هەر چەند ئاەتێک بە تەرتیل بەس دابنیشم هەر لێرە دانیشین زۆر باش هەر لێرە دانیشین قەیناکە با لێرە بم عادلجان با لێرە بم پرسیارە لێ بکەم کە بالێکی قورئان خوێن با لێرە بم ئەو پرسیارانەی کە لە قاریەکانیانە
ئەوە هەر لەبەر بەرنامەکە ئینشاءڵڵا چەناتی لە قورآانی پیرۆزە خوێنین خۆ پێشان وتم دەنگە خۆش نییە بەس هەر لەبەر بەرەکەتی ڕاستەکەی بەرنامەکە قورآانە خوێنم ئەگەر زانم خۆشم دڵنیام لەوەی کە دەنگم خۆش نییە أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يقاتلون في سبيل الله فيقتلون ويقتلون وعدا عليه حقا في التوراة والإنجيل والقرآن ومن أوفى بعهده من الله فاستبشروا ببيعكم الذي بايعتم به وذلك هو الفوز العظيم التائبون العابدون الحامدون السائحون الراكعون الساجدون الآمرون بالمعروف والناهون عن المنكر والحافظون لحدود الله وبشر المؤمنين صدق الله العظيم. طبعا كاك بيون من حەزەکەم بڵێم دەست خۆش بێ خۆی گەورە پاداش دەباتەوە زۆر جار ئینسان دەنگ خۆشی خۆی هەروکو چۆن ماڵە بێ بە فیتنە جاری وایە دەنگ خۆشیش ئەگەر ئەو کەسی کە دەنگی خۆشە ئەگەر زۆر وریا نەبێت ڕەنگە بێ بە فیتنە بووی بێ و مشکلە بووی حتا منی جۆگر کە گوێ لە قورئانەکە ئەگرم هەر بێ بە فیتنە بۆم بۆ چکە من بۆ دەنگەکەی گوێی لێ بگرم بۆ ماناکەی نەبێت لەبەرەوەی ئەوی جەنابەت تۆ لە پێشکیاوت من دەنگم خۆش نییە یعنی ئینشاڵڵا هەر نیەتەکە ساغ بوویە پشت بەخوا و منیش کە گوێم گرت گوێم لە دەنگ ناخۆشیە گرت بەس کاریگەریەکی باشی هەبوو دەنگ خۆش بوو ماشەڵڵا و بۆ نیەتە گوێم لێ نەگرتی کە تۆ دەنگ بۆ دەنگ گوێ لێ بگرم لەبەرەوەی ئینشاڵڵا ئیسفادەی هەبوو وازانم بیسەران و بینەرانی خۆشەویستیش ئیسفادەیان لێ کردو ماوەسا دکتۆر عەدنانیش هەر لێرەیە ئینشاڵڵا قسەیەکی لەسەر بکا شتێکی باشە سەیری کە یعنی دکتۆر عەدنان لێرە بێ ماشەڵڵا بە هەموو عیلمەوەینە و تۆ لە بەرامبەر دکتۆر عەدنانە قورئان بخوێنی هەروە لێت هەروە لێت هەر باشیش بوو یعنی لەنا ماشەڵڵا زۆر باش بوو با پێشوازی لە دکتۆر بکەین باشە زۆر باشە دکتۆر عەدنانی خۆشەویست طبعا دكتور عدنان ئێمە ئەمڕۆ جلی کوردیمان لەبەرایە دکتۆر عەدنانیش هات سەیری کە ماشەڵڵا پانتۆڵ و فەرموو دکتۆر سلام علیکم ئەم قاتنی لێم لەبەر خاتی دوێنێ تۆ قاتنی لێ دکتۆر جا بەخێر بێ باشی چۆن بوو ینی بەدڵ بوو دوێنێ قاتنی لێکەی توت ئەمڕۆ لەبەر خاتی و قاتی زۆر باشە زیان گوتە بەشی زۆر بەخێر بێ لێرە قورئانی خوێن وتمەرە وەڵا شوێنەکەی داگیر کردن بەخێر بێ دکتۆر گیان سەگیان بەخێر بێ باش قوربانگیان تەندروستی چۆنە دکتۆر وڵاهی تۆزە ئەم پەتایە مە قورگوشتم تەواو نییە و ئەم نیۆڕۆژ و تاریژم ئامیاوە تۆزە هیلا پرسیارمان زۆرە بەخوا دکتۆر ینی بە ئاسانی بەردەستمان نەکەوت ئەهلی ئەوە بین کە بتوانین خزمەتی ئەوە بکەین ئەو قورئانی کاک پەیوەند خوێندی من سوعاتم لەگەڵا کرد لەخوا بزات ینی دەنگە کاریگەری زۆرە کاک پەیوەند خوا ئەگەدار ینی وەکو غەمگینی و هینێکی تایە جا ئێمە زۆر جار مامەسا قاریئەکە گوێی لێگرین ئەڵێن زۆر دەنگی خۆشە جار وا هەیە ئیتر نەزەرمان بۆ ئاەتەکە زۆر ناچێت بە دەور و خولی دەنگەکەیە ئەسوڕێنەوە یعنی ئەمە چەندێ تەسیری سلبی ئەبێ لەسەرەوەی کە زۆر لە ڕۆحی قورئانەکە دوورکەوینەوە ینی قورئان خۆی بۆ خۆی غیرەیەکی هەیە زۆر نابێ بە دەوری ئەو کەسا بسوڕێتەوە کە قاریئەکەیە ئەو کەسێک کە ئەگەر نەڵێم دوو لە ڕیژ نابدان واعیزەکەیە ئیمامەکەیە یاخۆت ئەو پێشەوایە ئەبێ زۆر ئاگداری ئەوە بین یەکسەر ئەو کەسە تێپەڕێنی و بچینە ناوکڕۆکی قورئانەکە خۆی ئەنا ڕەنگە ئەو ئیسفادە زۆرە لە قورئانەکە نەکەین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بناخذ المو السلام عليكم ورحمة الله عليكم السلام ورحمة الله وبركاته بخير خوايك يعني هزار سپاس بۆ تۆ کاکە پێوەند من پێشوێت بەس بە بابەتەکە بکەم بیرم لە شتێک کردەوە ئەلم لەحزەیە کە ئێمە خۆمان نیاوە لە تەل یعنی بەجددی جلوبەرگێکی ئاڵ و ئاڵامان لەبەر کردووە و خۆی پەروەردگار لە شێکی ساغیاوینەتێ وەڵڵاهی ئەلم لەحزەیە ئێستا نەفەر ئەناسم لە من و تۆ گەنجترە هەیکەلیترە
بەڵام بە حاڵ توانای گرتنی کۆنتترۆلەکە هەیە خستە سەر کەناڵی پەیام و بە چاوێکی زەلیلیەوە سێرمانەکە ئەم لە شەساغی کە ئێستا هەمانە واللهی سپاسی خوای ئەوێ خوایە هزار سپاس بۆ ئەوە بەسەر کردینێتەوە ینی قبولمان فەرمو بە خزمەتی دینەکەی خۆت کە خزمەتکارێک بین وڵی کاکشێ فاتحیان سەبارەت بە پرسیارەکەت من نەک بۆ قورئان بابەتی ئیخلاص ئەمەنە خەتەرە ئەمەنە وردە ئەمەنە چوەتە ناو جونگەکانەوە بە بەسیترین پرسیار بۆچی قبری ئەصحابی کرام زۆربەی زۆری لە مەدینەیە مع العلم زۆربەی زۆریان مهاجر بوون و خەڵکی مەکە بوون یعنی خۆ بەدەر لەوە کە ئەنساریەکانیش لە ناو مەدینەیە وفاتیان فەرمووە لەگەڵ پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم زۆرێک لەگەڵ ئەنساریەکان و مهاجرینەکانیش فەتحی مەکەیان کرد و گەڕانەوە بەس بۆچی دوجار گۆڕی زۆربەیان لە سەدانەوە دوونەوە پۆینتەوە دۆنەیان لە ناو مەدینەی منەوەرایە یەکشتە کە ئەوان کۆچیان کرد ئەو ماڵیان بەجیان هێشت دوایی کە ڕۆشنەوە بۆیان چۆڵکردن چکە بە تاپی ڕەشی خۆیانە هەتاگە نەچوە دەرەوەتوانی سکاڵای لەسەر تۆمارکردی بەسی نە من کە کۆچم کرد تەستی من بەخوا کرد ئێستا ئەتوان وەری ناگرمەوە کە بۆی هەبوو وەریگرێتەوە نەچێتۆ نیشتیمانی نە ئەلێرەوە گوازمەوە بۆ ئەوەی کە بابەتی ئیخلاص زۆر مشکیلەیە بە تایبەت بۆ ئەمانەی کە ئێمەمانان جۆرێک لە دەرکەوتێکمان بۆ دەرەکەوێت کە وەڵڵاهی وریای خۆمان نەبین خلیسکانی ئەخلیسکێن ئەو سەری دیار نەبێت ڕای گەورە بمان پارێزانمەکی دەرمان بێ کاک دکتۆر لە مانگێکی قەدردارای چۆن ئێمەش قەدردار بینانی پرسیارەکەت زۆر جوانە کاکە پەیوەندیان وەڵڵاهی ئێستا بێمە بە دەرگای ماڵی ئێوە درەختێکی جوانت ناشتوێت درەختەکە هاتبێتە پایان و سێبەرێکی دروست بووێت حتا بەروبوو میشینە بێ بەڵام سێبەریشی هەبێ حل لە خۆم مشارێکم پێبێ یا بمێنێ بکەمە ژێری ئەوەی بشێونەشێ پێمەکەی قبوڵی ناکەی با بە ڕەنجم لەگەڵا کێشاوە چوم لە تاسلوجە نەمامێک بە نەمامی هێناوە و چاڵێکی 34 سانتیمین بۆڵ کەندو خۆم و ماڵ و مناڵ تا بڕیارمانداوە لە سەرم دارە و کە سەباح بەحێکی عەسڵی بێت و هەموو ئەمان ئێستا هاتوۆتە ئەوەی کە سێبەرم بە بکات تۆ چیت خەریکی چیت ئێمە ومانان لە قۆناغەکانی کۆتاییە داری پەروەردەی ڕۆحمان ئەلەو قۆناغایە ئافرم بۆ کەسێک کە ئەم درەختی ئیمانە ئەپارێزێ نایەڵێت سێبەرەکەی لەکەدار ببێت نایەڵێت لە بەروبوومەکەی بژاکێ بەڕاستی ئەلەمەوە ئەتمە بتانگوازمەوە بۆ ئەوەی کە بۆچی بەندایەتیەکان لەم دەشەوەی ئاخیرا چڕە بنەوە ئاخە خۆ من پرسیارەکە بێ بکرێ من ئەمەوەی ڕاستگویانە بە ئێوە بڵێم لە من باشترە زانن دڵنیا بە لەوەی کە من خولێکی سێمانگی بۆ شتێ بکەمەوە بۆ ئەوەی بۆ فێربوونی زمانی ئینگلیزی ئەو بابەتانەی کە ئەیان لێمەوە لە مانگی سێمە ئەو بابەتانە نین لە مانگیەکەمەوە تومەتەوە و ئەو پرسیارانش کە ئیهێنمەوە پرسیاری لێڤڵی سێ قورسترە بۆ چونکە ئەو کەسی کە هاتۆ بە لای من دوو مانگە مکەثەف تەغزیەیەکەم ئێمە ومانانیش 23 ڕۆژە قاڵ دەبینەوە تەغزیە کراوین بە پەرشتەکان خواگیان ئەفەرمێ بۆ ئەوی تەخەڕۆژێکی تەواوتان پێ بکەم و ئاهەنگی کۆتاییتان ئاهەنگی لەدایکبوونتان بێ و پاکبوونەوەی گوناهتان بێ ئەم دەشەوە عیبادەتەکەتان بۆ چ ڕەکەمەوە هەر لەبەرەوەی کە عیبادەتەکان ئەگەر پێشتر تەنها تەراویحێک و بە ڕۆژوبوونێکی شەو بێ ئێستا شەو نوێژ و تەهەجودی یەتەبان ئەذکار و ئەورادی یەتەبان چی کەم خەوی تۆراندنی خەو لە خۆت یەتەبان کۆمەڵێشتی تر تیا چ ڕەبێتەوە بۆ ئەوەی دوجار تۆ لە ئاخر ڕۆژە ئیتر حەفلەی تەخەڕشتە كيوم ولدته أمه هل لبر أويك فإني قريب بو آخري دواي آياتكي روشوا بوي بابتي أم دشوي كوتاي رازونيازي زورة أواني كأهلي قلم من الحقي خويتي كجار حتى كأشن بو مزقوتا كان زور جو لو تار نقرن سوتشي مزقوتا بقرنو حالة روحيك بۆ خۆیان دروست کەن چکە ئەو لەو لەحەزاتانەیە کۆمەڵەشتت بۆ دروستەبێ چکە تۆ میوانی خۆی مناجاتی خۆی ئەەکەی و من دڵنیام نە تەرجمانتەوێ نە پێویستیش بە زمانی گۆیا هەیە چکە بەدڵ لەگەڵیا گفتوگۆ ئەەکەی نەسائیمی بەرامەی بەهەشت دێتە سەرزەوی و بۆیە هەستەکەی بە سەعادەتێکی ڕۆحی لەو دەشەوەی کۆتاییە چکە تۆتر قاڵ بوویتەوە تۆ گشتتەوە قۆناغی کاکە من ئەوە تا ئەتوانم ئەوە تا من ئەتوانم 23 ڕۆژە ئەگەر جگەرە خۆر بووم ئەوە تا توانیم بەیانی تا ئێوارە جگەرە نەخۆم کۆرنا من توانیم ڕۆژی جوزئێ قورئان بخوێنم سەرباری و دەوامیشمەیە توانیم دوای نوێژ ئیشاکە جاران تااقەتی جەماعەتم نەبوو نەک جەماعەتی عیشاکەمەوە تا من 11 ڕەکعاتەکەشەکەم کەواتە من لە هەکبەکەمە لە توانا و تاقەماشتی زۆر هەیە بەڵام ئەوە منم بە گوناهەکان سادە بوومەتەوە لاواز بووم بەرامبەر بە شتەکان
ئەو جوندی مەجهولە ئەو سەربازە نەناسراوە کە بریتە لە بەرەکەت لە شتەکانمانە ماوە ئەوەم لە تو خۆم تۆرانوە بری ئەو تەجەلیاتە ڕۆحیە ئالا لە شەوانی قەدرە خۆمانەکەین بەخاوەنی ئەو قەدرە چونکە شەوی قەدر بەڕاستی ئەو شەوەیە کە خوای پەروەردگار قەدر لە تۆنێ کاکە پەیوەندگیان وەڵڵی چەند خۆشە بێن بۆ لای تۆ هەر لە بەدرگاکەی تۆ ماڵتانەوە کۆمەڵە کەس پێشوازیم لێ بکەن خۆ بێتە پێشەوە فەرموم لێ بکەیت وەڵڵی شەوانی قەدر ئاوایە شەوانی قەدر جبریل خۆی یەتە خوارەوە لەگەڵ سویشتەکانە پێشوازی لە تۆکەن چکە هاتوۆتە سەرزەوی بزانێ ئەم قورئانەی هێنایە سەرزەوی لە چ باز و خوازەکایە پێشوازی لە دڵ و دەرونی من و تۆەکە پێشوازی لەو بەدەمەوە هاتنی ئێمە کە بدەن لە چه ئاستێکین کە خوا قەدرمان لە ئێنێ حەق وایە ئێمەش لە ئاسی ئەو قەدرەیە بین چکە ئەگەر وانە بین وما قەدر الله حق قەدرهی کەمە خەتەرە بەڕاستی پرسیارێکی تر کاک دکتۆر بۆچی خیتابەکە ڕووی لە شەوە شەو ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر باشە بۆ ئەو عروجەی کە پێویستە بیکەین زۆرتر لە شەوایە خۆ ئێمە لە کاڵێن لە دەشەوی کۆتایی ڕەمەزان ڕۆژێکی هەیە بەڵام بۆ زیاتر بابەتەکە بەسراوەتەوە بە شەو ئافرین ئەم پرسیارە ئەلی دڵ ئەوانەی کە تۆزە ئەسیان ناسکەیان جوڵێنی ئەزانی کلیک لەسەر چیەکەن طبعاً پێش هەموو شتێک ئێمە لە قورئانە خوا فەرمێ وەللەیلی ئیذا یەغشا بە مذەکەر تائێکی مەربوطەی پێوە نییە کەچی بۆ شەوی قەدر نافەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلی القەدری ئەفەرمێ فی لەیلة القەدر چونکە ئەو شەوە شەوێکی تایبەتە شەوێکی نمایان بوونی ڕۆحە لەیل نییە ئاوا تەنها لەیلێکی ساکن بێ لەیلەتێکی تەجەلیاتی ڕۆحە وە بۆچی شەویش هەر خۆی بە تەبیعەتی حاڵ شەوی ئارامیە شەوی سوکناییە و لە تاریکیەکانە کە ئەتر تیشکەکان مێشکت هیلاک ناکەن چاود نوقانە و لە شوێنێکی پەنهانیایی ئەلەو کاتەیە ئەتر ڕۆ حتا مێشکیش ئاسوودەیەک بەخۆیەوە بینێ ینی حتا من پێویست لە ڕووی زانستیەوە دەرکەوتووە هەندێک جار ئەوانەی کە سترێسێک لەسەر دڵ و دەرونیان هەیە جارجار پێویستیان بەوە هەیە لە موبایلەکان دوورکەونەوە لە شوێنێکە ئەگەر بکرێت گڵۆپەکانیش کسکەن تۆزێ چاو بداخن هەناسەیەکی قوڵ هەمژن ئەم حاڵەتانە بۆ خۆیان دروستکەن بۆ ئەوەی تۆزێک ئاسوودەی دڵ و دەرونیان بۆ بگەڕێتەوە مەوزوعی شەو تایبەتە یعنی شەوەن خەڵوەتەن ماڵبێ ئەغیارن یاران ئەوانەی کە دەست لە ملانی گەشتن بە یارانن ئەوانن کە شەوانیان بێدارەوە ئەوانن کە خەڵکان مەشغوڵی شتیترن یا خەڵکان خەساوند لە خەوی قوڵا ئەمان هەم بێدارن و هەم بێداریش بوونەتەوە بەڕاستی لەبەرەوە بۆیە شەوی هەڵبژاردووە شەوێکی تایبەتە و شەوەکەش لەیل نییە لەیلەتە ليلها كنهارها في التجليات معراجش هل الشواب بالضبط لبروا شوي قدر شوي كتابة باورت أنا به يعني بوشي همو خروشاني آسمانا كان كردنا وي درقاكاني بهشت داخسني درقاكاني دوزخ صفيدة الشياطين أميك أدري بجيش معنا وفهم دكش صحيحة بوشي لمانجي كترانية يبوشي ربي لرمضان أبي آخر بابا قوري مانجي رمضان لبرق خوينية لبر تاجي شوكانه شەوەکەش وەکو شەوانی تر نییە خۆ لەبەر ئازایەتی خۆی بێ لەبەر خۆشانی شتێکە کەواتە ئەوە من و تۆین شەوەکان پیرۆز دەکەین بە شتێک کە پیرۆزمانەکە ئەگینە هەر 24 ساعاتەکەی ئەگینە هەر ساعات 12 بۆ 3 شەوەکەیە بەڵام دابەزینی قورئانەکە شەوەکەی گەورە کرد بەهۆی ئەو شەوەکە لەیلەتی مبارەکەیە بوو بە لەیلەتی القەدر لەیلەتی القەدرەکەش بوو بە مانگێکی تاجی مانگان و یوسفی مانگەکان و ئەوەشی کە هێنایی بوو بە سەرداری فریشتەکان و ئەوەشی چوە ناو دڵیەوە بوو بە سەرداری پێغەمبەران ئەوە ئێمەین ئەم قورئانە ئێستا لە بەردەستمانە ئەتوانین ئەو شەوە بکەین بەو شەوە ئەتوانین خۆمان بکەین ئەخاوەنی ئەو قەدرە کەواتە زەمن من و تۆین پیرۆزیەکەین من و تۆین بەرەکەتداریەکەین بۆی کە بزانین چۆن بەکاری هێنین وایە ماوسا چۆن بتوانین ئەم دەستکەوتە گەورە معنەویە ئەم ماهیەتە قورسە کە لەم شەوانە دەست ئیماندارەکەوێت ونی نەکەین دوای ڕەمەزان وەختێک ئینسان تووشی نەوعێک لە بێتاقەتیە بێت ڕەنگە نەوعێک لە شکوگومانی بۆ دروستە بێت تۆ بڵێ من لەم مانگا هیچم دەستکەوت بێت چکە وەختێک یەک شەو بەسەر ڕەمەزان و بەسەر جەژناتیە پەڕێت سیرەکەن زۆر دائەبەزین وەختێ دائەبەزی مانای ئیفلاسی مانگەکەی ڕەمەزان نییە کە هیچمان دەست نەکەوتەوە وایە دائەبەزیوین یا ئەبوو بەشێکی هەر زۆری ئەوەی مانگی ڕەمەزان ڕۆژەکانی دوای ڕەمەزان و تا یان زەمانکە تەواو بێت هەر بەردەوام لەگەڵماندا بووایە
طبعا کاکشێکیان بەدیوێکی ترا من با پرسیارەکە و دووبارەکەمەوە بۆ ئەوەی ئەوانەیە کە گویان لێمانە بە حاڵەتێکی طبیعی وەریگرن چونکە حاڵەتی لە خلیسکانە بەڵام ئینسان ئەتوانێت خۆی بگرێتەوە نەخلیسکێ بەو مانایی کە لە ڕووی جەستەیەوە کە من ڕانە هاتۆ جەستم بە وەرزش بەڵام پاش ماوەیەک ئەچم بۆ دووگۆڵی و کۆمەڵە یاری و تەمارین هەیە ئیکەم پاش هەفتەیە لەشم تووشی تەشەنوجە بێ باڵم بۆ بەرز نابێتەوە تەشەنوجەکەم ناوێرم زۆر بجوڵێم بۆ چووکە جەستەن فێری وەرزشێک کردو کە پێشتر ڕانە هاتووم ڕۆحیشمان ئێمە پێشتر ڕۆژانە نانمان خواردووە نوێژەکانمان وەکو پێویست نەبووە ئێستا 23 ڕۆژە بە قاڵ ئەبینەوە لە عیبادەتە لە ڕووی دەرونی و ڕۆحیەوە ئێمە وەرزشێکمان کردووە ئیتر ڕۆحمان تووشی تەشەنوجێکە بێ بۆیە جۆرێک لە بۆڵەبۆڵمان بۆ دروستە بێ کوڕ خەریکە ڕۆژەکان درێژە بێ ڕەمەزان لەقەی خۆی ئەوە شێنێ ئەم قسانە ئەەکەین ئیتر کوڕ بڕا ڕۆژەژن هاو فریای خۆکەوە کۆمەڵە شتەی بابی کڕین ئەنی مع العلم هەمووشی لە یەکشەوە ئاکڕێ لە یەک مارکە تامی تاوا بێ بەڵام سبحان الله بە دوو شەوی بۆ تەرخان کەین فریا ناکەوین بازارەکان جمەیان نیە هەموو ئەمە بریتێ لە تەشەنوجی ڕۆح چکە ڕۆح دراهێناوە بە کۆمەڵە شت ئەم تەشەنوجە بەس تەحملی کێ چکۆم تەشەنوجی جەستەیەش طبیعیە بێت و تڕایی بە وەرزشەکە ئەم تەشەنوجەی طبیعی ئەبێتەوە ئەگەیتە باڵا بەڵێک شت ئەگەر هەڵە نەبم زەمایەتی 66 سورەتی النساء والله خواگیان معلومات و زانیاری زۆری لە ئێمە ناوێ یعنی ئەم هەموو بەرنامە ڕاستەخۆی ئێواران ئەم هەموو واعظ و ئیرشادی کە ئەکرێ تەنها خواگیان لە یەکشتی ئێمە لە ئێوێ بۆ ئێمە کە تەسبیح بین جێگیری بین بەردەوام بین لەسەرم پەرستشانە لە دوای ڕەمەزان ولو أنهم فعلوا ما يوعظون به دووشت ئەگەر ئەو خەڵکەی گوێیان لەم واعظ و ئیرشادانەیە کە لەم کەناڵانەوە پەخشەکرێ و لە مزگەوتەکان گویان لێ بێ یەکشت فعلوا تەنها بیکەنە فعلی و کردار لە خۆیانە لەکانە خەیڕە لەهم ئەعمل لە هەموو شتێ بۆیان باشترە و ئەشەد و تەسبیتا و ئەمەش قاچیان جێگیرەکە ئەوەی کە باسی و جێگیری کە مامۆستا پەیوەند باسی کرد لە ئاەتەکەیە ئەو جێگیربوونەی کە من لە دوای ڕەمەزان بەڵێ خمولێک یعنی ساردبوونەوەی ڕوونکێکە تو بمانەوێ نەمانەوێ خۆخەڵەتاندنە بتەوێت دوای ڕەمەزان وەکو ڕەمەزان بی بابە لە ڕەمەزانە تۆ دەرگای بەهەشت بۆ کراوەتەوە شەیاتینی بۆ بەسراوەتەوە تۆ حاڵەت و طبیعی نییە بەڵام ئاوات شتێکە و واقع شتێکە دوای ڕەمەزان ئەکەونەوە ناو واقعەکە ئافرم بۆ ئەو کەسەی کە بەشی ئەوە توانە و تاقی وەرگتووە لە ڕەمەزانەکەیە کە ڕوبەروی واقعەکە بێتەوە جاجار ڕفرێشی کات و کوڕم لە ڕەمەزانە چ پەیمانێکم ما چ حاڵەتێکی ڕۆحیم بۆ دروست بوو وەرەوە سەر خۆت سەرزەتن شتێکی خۆیەکە ڕفرێشێکی ئەبدەیتێکی ئەو حاڵەتە ڕۆحی خۆی ئەکاتەوە بۆیە طبیعی وەرەگرن تووشی مەلە لەبین تووشی هیلاکیە بین تووشی دڵتەنگی ئەبین ساردبوونەوە ڕومانتیەکە لەسەر حاڵەتە بەردەوام بین حەدیثەکە نافەرمێت تەوقعەکەن لەگەڵ فریشتەکانە ئینسانە گۆشت خوێنە ئەم حاڵەتانە بەسەریایە بەس ئافرم بۆ کەسەی کە ئەوە لەم بەرزی و نشێویانەیە خۆڕاگرە بێ و ئیستیقامەکە تێکنادا چونکە بەڕاستی وەکو زانایانە فەرمن زۆرن ئەوانی کاڵن ئامنت بالله بەس کە من ئەوانی کە ثم استقیمن بابەتی ئیستیقامەکە ڕەمەزان ئەوە فێری ئەمەمان کە هەر لەبەرەوەی ڕەمەزانێ بۆ ڕەمەزان ئەبدەیتێکی ئەوە تەکاو لە ڕۆژی ئاخر ڕۆژیاکە تۆ حەفلەی تەخەڕوجەوە پاکە بیتۆ لە تەواوی گوناهاکانت بۆ ئەوەی بەشی ئەوە شەحنی پێ بمێنێ بۆ ساڵێکی تر چۆن نوێژەکان ئێستا من بدایەت مۆبایلەکەم شەحنەکەی بەشی 4-5 ڕۆژێ کرد ئێستا مۆبایلەکەم هەموو ڕۆژە شەحنیەکەمەوە بۆ چکە لۆدی لەسەرە ئێمەمانانی ئاوێن کاکە پەیوەندیان ڕەمەزان ئام مەسجانێتیایە دکتۆر ئەگەر ئەو خۆشانەی کە جەنابەت باست کرد من زۆر مەبەستمە ئەو خۆشانە گەردونیە چەندێک پەیوەندی بەو پرۆسەیەوە کە ئینسانی ئێمادارە چێتە ناوی چونکە مە بیرمان نەچێ فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەبارەت بە ڕەمەزانە فەرمێ ئەوەله الرەحمە وەنێ بەڵێ فەرمودێکی ئەوە باشە سەرەتاکەی ڕەحمەتە ناوەڕاستەکەی مەغفیرەتە کۆتایەکەشی نەجاتبوونە لە ئاگر دکتۆر ئەمە چەندێک پەیوەستە بەوەیەوە کە ئینسانیش بە جۆرە لە جۆرەکان خەریکە وەکو مەلایکەتی لێت یعنی پاک بۆتەوە تۆبەی کردووە عیبادەتی کردووە ئێستا خوا ئیتر لە ئاگریش ڕزگاری کردووە بۆیە مەلایکەتیش لە ئاسمانەوە دێ و هاوڕێتیەکە هاوڕێتی تەمان کاکە پەیوەند من یەکش بە جەنابەت بڵێم ئەسڵەن ئێمە لە شەوانی قەدرە ئەوەنە ڕۆحمان باڵاکە تەقلیدی ئەو دوعا و نزایە ئەەکەین کە پێغەمبەرگیان فێری خات و عایشەی کرد وامان لێ زۆر مەشغوڵ نین بۆ شتە دنیایەکان ئەو دوعایە زیاترەکەین اللهم ئینەکە عەفوون هیچ باسخواستی دنیا نییە
چونکە ئینسان ئەگاتە حاڵەتێک مصیبەتی دینی بە مصیبەتە زانێ بەس عەفو مصیبەتی دنیایی ئەگەر تووشیشی بێکە نیمانە گرفتار نەبێ نیمانە لە پشتەوە خەنجەری لێ نەدرابێ نیمانە چەندین گرفت و شەرمەسەری نەبێ بەڵام مصیبەتی دنیایی چووکە لەسەری مەئجووری زۆر هەستەکەی دڵت ئاسوودەیە بەڵام مصیبەتی دنیا قیامەتی خەتەرە بۆیە هەمیشە لە نزاکانی پێمان سەڵسمای فەرموو اللهم لا تجعل مصیبەتنا في دیننا بۆیە لە شەوانی قەدرا ئێمە ئەگەینە ئاستێک کار ئیشمان بە مەغفرەتەکەش نییە ئەگەینە ما بابەتی عەفو سەروع مەغفرەتە چونکە عەفو لەو لەحظەیە کە خوای پەروەردگار عەفو بۆ تۆ دەرەکە یعنی لەو لەحظەیە بڕیار بە تۆ ئەیە ئەو شوێنەی گوناهەکە تیا کردووە ئەو شوێنە زائدن ئەو دوو فریشتەیە سەرشانت زائدن ئەو فریشتانش کە بە چوار دەورتان زائدن ئەو لەوح المەحفوظەش کە لە ڕۆژی ئەو لەوحەی کە لە ڕۆژی قیامەتە ئیقرا کتابەکە لەبیر هەمویان ئەباتەوە مەغفرەت لێ خۆشبوونە وەکوتون ئەڵای بە دەرەجە دەرچوو مەسحێکمان کردووە بەڵام عەفو نە ئەسڵەن فریشتەکەش بیری ئەچێتەوە بۆیە زۆر جاری وایە لە ڕۆژی قیامەتە کە بانگیەکەن کە ئەی خوێنێتەوە لە ڕۆژی جومعەیە فڵانە گوناهەم کردووە سێرەکە تیایە نییە سێقەی بەوە ساکەش نییە کاڕوار لا ئاکاتەوە پەروەردگار فریشتەیەک نەڵێ نا بۆم ستر کردووی بڕۆ مەترسە ئەمە حاڵەتە ڕۆحیە لە شەوانی قەدرا دروستە بێ چونکە ڕەمەزان هەموو ئەم مەسەجانەیە بابە لە ڕەمەزانە من ئیشم بەوە نیە فتوای ئەو شتە حەڵاڵ و حرامە من ئەسڵەن لە ڕەمەزانە ئەگەمە حاڵەتی خواردنی حەڵاڵی دەخۆم حرامەکەم وایە بە ڕۆژەم ناتوانم خواردن بخۆم بەڵام لە خۆم چونکە ئەوەی ملابەساتی ورگە لە خۆمی دوورەکەمەوە لە شەوانی قەدرا زۆر تەبیعیە و دەتوانم بخەوم چونکە حاڵەتێکی تەبیعیە بۆ ئینسان من ئەوەش لە خۆمە تۆرێنم يعني نوم وأكل كأمانة داينامي بردوامبوني تو إلى جيانا تو أهم حالتش تيبرني حالتك بردوامي كشون فريشتا كان وستاني عن بونية تهميش تسبيحاتي خواكن نزيك بيتو لو حالة الروحية كواتم أصلا برسالة كتير لرا جناب قشت شوينك برسالة زور حلقة ركاك بيون نظام كمال جنجشنا سر شاخي شنا شوينك مخيمك دروسة كان تدريبكي مكثفة كان تايبة بشتيكي زور تايبة مامۆسایەکی محازەرەیان بۆدا باسی سعرەکانی بازاڕیان بۆکات چەند پەیوەندە بۆی کەوان لەو شاخەوان بۆ شتێکی تایبەت هاتوون نەکەوەی باسی سعری بازار و دۆلار گەشتۆتە چون و ئەو بۆ بەچی و ئەمانە چەند زەرورە واعیزەکانمان مامۆسایانمان ڕاگەیان کارەکان کەناڵە ئیسلامیەکان یعنی لە ناوکرۆکی ناوجەرگەی خەمە گەورەکەی قیامەت و خەمە گەورەکەی ئیمانی موسڵمان کە لەق ئەبێت یا ئەو ئیشەی کە ڕەمەزان هەدەفی گەورەی ڕەمەزانە چەند گرنگە ئێمە محازەرەکانمان باسەکانمان ئەوە بێت وتارەکان نەچێ بۆ شتانێک کە بەڕاستی یعنی ئەسڵەن نەک ڕەمەزان بەڵکو سار دەکاتەوە لە دینداری سار دەکاتەوە لە برایەتی لە خۆشەویستی لە مەحەبەتێک کە خوا ئەوێ لە مانگا دەست ئینسان بکەوێت وەختی ئینسان برسێ بێ باوەڕ کە هەموو کەسێکی خۆشەوێت نازانی بۆ خۆشتەوێت یعنی هەر تۆ ڕەمەزان یەکێک لە یعنی پەیامەکانی ڕەمەزان کاگا بە دڵی ئینسانەوەی تۆ مەحەبەتی تەواوی ئیمانداران مەخلوقاتی خوا چۆلەکەیەک باڵندەی ئینسانێک هەموو شتێکە خۆشەوێت بۆ من بێم ئەمە تێک بم بە ناوی محازەرەوە بە ناوی دینداری و ماوەسا من ئەو پرسیارە لە جناب دەکەم ماوەسا چەند زەرورە داعی و بانخواز و زانایانمان زۆر حساس بن لەوە چی بە خەڵکەڵێن ئەم مانگە چی ئەوێت نەک ئەم مانگە ئەسڵەن زەمەنی ئێمە کە زەمەنی ڕزگارکردنی ئیمانە چی داواکاریەکی هەیە لە ئێمەوە ئەبێ ئێمە چۆن بین کە بەڕاستی خەڵک لە دین نەتۆرێنین والله کاکە شەرگیان کەواتە حیوارەکەمان لەوە دەرچوو زانیاری پێشکەین ئەوەنەی دەردەشەی بابەتی دڵە دەردە دڵەکەین محازەرە ناڵێن قسە ناکەین زانیاری بۆ خۆشەویستانە نادەین واللهی ئەوەی کە وا ئەکا لە ئاسک نێچیری شێر بێت و خاوی ئاسکەکە نییە ئەگەنە لە ئاسک سەریعتر نییە ئەو لاکردنەوەیەتی ئەجا ئەوە ئێمەمانان کە وریای ئەوەرین هەندێک جار لەو حاڵەتە ڕۆحیە کە خەڵکان خەریکە باڵا ئەکەن بۆیان دروست ئەەکەین کە جاری وا هەیە ویان لێکن لا ئەکەنەوە لە شتەکە لا ئەەن ئەو لاکردنەوەی ئەتکاتە نێچیری هەموو ئەو تەڵانی کە دانراون بۆ من و تۆ لەبەرەوە ئەم مانگی ڕەمەزانە باوەڕتان هەبێ ئوستازگیان سەلەفی پێش ئێمە زۆر جار لە شەوانی قەدرا کە من لەو مزگەوتانش کە ئەچم پێم وتون زۆرم پێ ناخۆشە بانگەکرێن بۆ وتار خۆزگەم شەوانی قەدر بە وتار نەئەبرایە سەر چونکە الحەمدوللا لە مۆبایلمان بەشیەوە مەجال هێشت وەرەگرین بەشی ئەوە دانیشت نایە بەس بە چاو سەری یەکتریمان کردایە بەدڵ کفتوگۆمان کردایە وانە لە دڵەوە من دوعاەک تۆ زۆر ڕق لە منە شتێکە کردووە من ئێستا زۆر پێی بێتاقەتم لە دڵەوە دوعاو بۆ بکەم خوایە باری سەرشانی ئاو کەسە سووکەی بە فریای کەوی
ئەجا بزانە تۆ ئۆتۆماتیکەن خواگیان ئیش لەسەر دڵت ناکە منت خۆش بێ ئەم ئیشکردن لەسەر دڵە بەوەی کە بە زمانی دڵ قسە لەگەڵ کۆمەڵی ئەذکار یانی شتێکی سادە و ساکات لە شێوانی قەدرە ئینسان ئەگەر بە زوریای خۆی بێ بتوانێت لە هەموو خێرەکان تاقی کاتەوە يعني پارە ببەخشێ لە هەموو ذکرەکان دەدەبی کا بۆ ئەگەر بەرەو شەوەکە يعني ئەو حەدیثی کە ئەفەرمێ ئەو کەسی لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير صد جار بێڵەوە وایە دە کەسی ڕزگار کردبێ لە کۆیلەی و ئازادی کردبێ ئەوەش کەس ئازاد کە وایە هەموو کەسێکی ئازاد کردبێ ئەگەر بە شێوێکی قەدرکەوێت وەک وایە 300 کۆیلە و کردێتە کەسێکی ئازاد هەمووشی چەند دەقەی پێچێ لە بەئەتیەوەی کە دائنیشم بە وەعظ و ئیرشاد بکۆمەڵێ معلومات ئەندێک جاروامان لات و خەریکە بڵێم وروژاندنی هەندێشتی ناشاد بۆی پێی دەرکەوین سەرنجی خەڵکی ڕاکێشین کە بە جۆرە لە جۆرەکان هەم خۆمان خەڵەتاندووە هەم خەڵانیشمان لە ڕێلاداوە با وتابا بە جەماعی ئام زیکرێ بکەین ئەگە بەر شەوی قەدرکەوتە ئازانی ئێمە وش ئەوان بەرچ پاداشەکەوتین لەبەرەوە فعلەن ڕاستە فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەصحابی دەوروبەری واعظ و یعنی قسەزانی زۆری لەگەڵا بوو زۆر کاریگەریش بوون بەڵام ئەی زانی بۆ لای نەجاشی کی هەڵەبژێرێ بۆ مانەوەی خۆی لە دوای خۆی لە مەدینەیە کێ بەجێ ئێڵێ بۆ فڵانە شوێن کێ دائانێ بۆ چووکە هەر کەسی کارێکی پێسپێراوە ئەوەی ئێمە ئەمڕۆ واعیظەکانمان کە وەکو پێویست نین ئەوەیە بەڕاستی ئەو خولە لە یەک شەوی قەدرە نەبیستراوە شعرە بخوێنێتەوە لە مزگەوتدا هەنی ماوەسا ئێمە بعضی شتمان زۆر تێکەڵ کردووە یعنی ئەو جەوهەری ئەو بوورە بۆ خۆی عیبادەتێکی گەورەیە چەند گرنگە لە شەوانی قەدرا ئێمە بە بێدەنجی عیبادەت بکەین یعنی ئەو بێدەنجی کە ئیتر ئێمە لە خۆمان دوورەکەوینەوە لەو واقعیکە تیان دوورەکەوینەوە چەند پێویستمان بەم جۆرە لە بێدەنجی هەیە وازش بێن یعنی ئێستا هێندێک دکتۆر من ناقیان ناگرم هەندێک لە مامۆستانی ئاینی بۆی کۆنتترۆڵی مزگەوتەکەیان بکەن ئیتر بەرنامەیەکی زۆر چڕ و پڕدانێن دەبێت تۆ داخڵی بەو بەرنمەیە ببی هەموو بەرنمەی چۆنڵی دەستە جەمعین بەڵام ئەوەی کە تۆ فەرمووە پێشترش پێویستە هەندێک کەس بچن بە خۆیان جابنەوە گۆشەیە هەڵبژێرناک و پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن لەو دی کۆڵەکەی تەوبەوە بەخۆی عیبادەتی کرد و عیبادەتی فەردیە کرد چەندێک پێویستمان بەوەیە ئامە زیندووکەینەوە خۆی بەڕاستی کاکە پەیوەندیان لەشتان ناشارەوە دەست خۆشیێکی زۆر لەو مامۆستایانەکەم لەو حاڵەتەیە چووکە لۆدێکی زۆری خصوصە سەر خۆی بۆی کۆنتترۆلی مزگەوتەکە بکە بەڵام ئەشێ ئەنێ ئەکرا ئەو خەڵکی کەیەدا ئەوێ بەم 23 ڕۆژێک کە لەگەڵ یانین بەشی ئەوە فێری ئەو ببوایە کە ئیتر الحەمدولله عسران وتارمان بۆ داون دوای تەراویح لە بینی وترەکە و تەراویحەکە شتێکی 5 دقەیەمان پێوتون ئیتر ئەم دەشەوەی قەدر کەماوەتەوە خۆشویستان ئەمە بەرنامەکانمانە لە فلانە سعات بۆ ئەوە شەو نوێژێکمانەیە ئەو زیکرەمانەیە یعنی کۆمەڵ لە پۆلێن بکرای بۆ ئەم بابەتانە زۆر باشترە بوو بەڵام تقریبا وەکو پێم وتی چووکە قەرەباڵێکی مزگەوت خەڵکی تازەیەتە مزگەوتەوە پێویستی بۆیە معلومات وەرەگرێ یعنی کاکە پەیوەند من زۆر جار لەم حاضرەیە ئاگەرێکێک زۆر دوارکەوێ لەوانێ سترێس لەسەر دروم دروست بڵم مادام لە کاتی خۆیان نهاتی ئەو کەمە دەرەوە کاکە 5 دقە ئیزافە مایتێ لەوە 10 دقە چارێکی بەسرا چووە بەڵام شەوانی قەدروانی خواگیان بەعکسەوە ئەفەرمێ نەک ڕۆژۆکەش وەکو پێویست نەبوو بی تەراویحەکەش وەکو پێویست نەبوو بێ ئەم ئۆڤەرەشمان بۆ تۆ هەیە من قام لەیلەتل القەدر تۆ لەم ئاخیرەشەوە وەرە بۆ جبرانەکەینەوە ئێدە ئەشێ ئەم دەشەوە احتیادی یەک کەلیمەی تۆ یعنی جبرانی ئەو هەموو شتەی بۆ بکاتەوە بۆیە لەم گۆشەنیگایەوە بەڵام ئەوەش نەبێتە بابەتێک کاتی زۆری پێوە تەرخان بکەین يعني فترێکی کەم 20 دقەیەکی بۆ تەرخان بکرێت ئەوی بەشتەکانترەوە ئەتوانرێ بەڕاستی وێزگەی دەشەوی کۆتایی وێزگەی چڕکردنەوەی حاڵەتە ڕۆحیەکە بێت کە بەڕاستی لە وڵاتان ئێتمان بەمادرێ خۆمان ئێشتا نەگەشتێتەوە حاڵەتە من وا ئەزانم ماوەسا ینی لەوە ئەچێت والله عالم ئەم زمانی خۆمان لەخوا بەزای بە دینداری زۆر بەربڵاوە خەڵک زۆر شارەزایە لە حەدیث و لە قورئان و لە ئایەت و لە حیفزی قورئان و لە نەقسێک بەعام هەمومان ڕەنگە لە هەموو مزگەوتەکانە هەستی پێ بکەین گەنجی تازەمان زۆرتر هەستی پێکرێ ئەوی شەوەیە کە وازم چەند ڕۆژێکە کاکەوێن باسمان کرد نەقسی ئەوەی کە چۆن ئەدەبمان لە خزمەت خوا ئەدەبمان لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەدەب لە خزمەت قورئانە ئەدەب لە خزمەت عولەما و زانایانە ویقار نمونەیەکی زۆر جوانە مامۆستا وەختێک من ئەچمە مەجلیسێک پیاوێکە بینم کە زۆر بە ویقارە لە شوێنی خۆم
هەستەکەم هەناسەکانیشم کەم هەناسە بم بۆی بەڕاستی هەستی پێ نەکات خۆی بوونی ئەم جۆرە بیقارە لە شەوی قەدرا دروستە بێت بە مەرجی ئێمە ئەو کەشە دروست بکەین بەمەرجی ئەم پەروەردە بێتەوە ناومان جارێکتر خۆی ئەمە پەروەردەیە ماوەسایان ئێمە ئەگەر پەروەردەیەکی خەس و خۆڵی مەجای پەروەردەی ئادابی ئیسلامی و ئەخلاقی ئیسلامی و ئیمانی پەروەردەی ئیمانی گەورە و بچووکی ڕێزگرتنی ئەوەی کە ئەمە مەقامی مزگەوت ئەمەی قورئان ئەمە کەلامی خوای گەورەیە ئەمە هەڵەسم لە بەری کاتی خۆی خەڵک چۆن هەڵەسا لەبەر قورئان چۆن ڕێزی لە قورئانە گرماوەسا ئەم ڕێزگرتنە بەشێکی هەرە زۆریە و ئەدەبە بۆ کە فێری بۆتیایە لەبەرەوە عوامێک بۆ بەس بەقەت 100 کەسی وەکو من ڕەنگە خزمەتی قورئانی کردووە بۆی کە ئەدەبی لە قورئان گرتووە و ئەمەش هەر خۆی مەنزیلی پیاوە خۆی بەشێک لە مەنزیلەکان کە خوا ئەیە بەهۆی ئەدەب و ئەیات ئێمە چۆن ئەم کللتورە جارێکتر بینینەوە ناو خۆمان کە ئەدەب لەگەڵ ئەم جوانیانەی تری کە خەڵک فێری قورئانە بێ فێری ئیسلامەتیە بێ فێری دینداریە بێت بهێنینەوە ناو خۆمان تاوەکو ئەو کاتی کە مامۆسایە هاتە ناو مزگەوتەکە هەمووی بێدەنگ بێت ئەتوانێت سەیترە بکا بەسەریا ئەگەر بەرنامەیشی نەبێ هیچیش نەڵێ وەکو کاک پەیوەندی کە ئاوا دانیشێت و بەس تەفەکر بکەن بەس زیکر بکەن بەخوا بەشی هەر هەمویان ڕۆحێت بەشی هەمویانەکە ئینشاءڵڵا. کاکشەکان ئەم دنیای سۆشیال میدیا و قەرەباڵغی وەرگرتنی معلوماتە زۆربەی زۆرمانی کردوتە کۆلکەمەلایەک بۆ هەستەکەی معلوماتێکی زۆرمانەیە ئەم معلوماتە زۆرە فێری جورئەتێکی کردوین لە جێی خۆیانە جورئەتەکەمان واللهی مەولانا خالدێک کە عولەمایانی بەغا پێی سەرسامە بن و لە سنەش پێی سەرسامە بن بەڵام ئەو ڕێگەی هیندستان ئەگرێتە بەر تەنها بۆ یەکشتەچێ بەزانی ماوەی 2 ساڵ لەوێ یەکی لە ئیشەکان کە کات پاکردەوەی تەوالێتە بۆی کە خۆم بناسم بابەت تۆ چیت ئێمە ئیشکردن لە قورئانە بڕۆن سەری و شوێنانی کە فەلی نەفسیهی تەرکیز لەسەر فەلی نەفسیهی بکەن ئەو حاڵەتی فەلی نەفسی گرفتەکە لەوە ئیش لەسەر ئەو حاڵەتە ناکەین بەوەی کە من هەر ئێستا کاکە پەیوەندە بدایەتی قسەکان مام شتەمود یعنی بەڕاست ئەمە فەزلی خۆیە بەخوا ئەگنا ئەساش ئەشیا تۆ لە جێگای کوتوی یعنی ئەکرام گرفتار و مەشتێکی تۆ نەمتوانێ بێم قسە بکەم خوای گەورە بەسەری کردنەوە ئەم هەموو فەزلی هەیە بەسەرمانەوە بەشی ئەوە خۆزگەم یعنی ئەوەی کە هەموو شێ لە سورەتی تەبارەکە جەختی لەسەرەکرێتەوە يخشون ربهم بالغيب أم حالتي بالغيبك لقل خوتا لقل خويا قال بيتوا پروردەی ڕۆحی خۆتکەی ئەم حاڵەتە بێدەنگی کە کاکە پەیوەند فەرمی باوەڕتانە بێت زۆر پێویستمە بەم حاڵەتە هەیە حاڵەتی بێدەنگ بوون چونکە ئەو نەمامە بەڕاستی لە سەرەتاوە پێویستی بە مڕاعاتێکی بێدەنگی هەیە مجرد کۆمەڵشتی بۆەکە ئیتر دوازار کە خۆی گەشتە حاڵەتە پێویستی بە تۆ نییە خۆی ئاو وەرەگرێ لە باران بەشی سێمانگەکە هاوێنەکە خەز نەکا تۆش بگریتە حاڵەتێک بەس پەروەردە ببیت ئیتر ئەکەویتە سەر ڕێژکەی خۆت بەڵام گرفتەکە لەوە ئێمە یەکسەر وەکو دووڵەڕوتان وەکو مریشکی مەسلحە یەکسەر پێیەگا یەکسەر بە کۆمەڵی معلوماتی ناو میدیا کۆمەڵی زانیاری پێیاکە کە مەوزوعێکی بە باسەکەی کۆمەڵی پرسیارەکە فڵانەکە زوایوت فڵان پیسارەکە زوایوت کاکە وەڵڵاهی ئەم زانیاریە چڕی کە ئەمڕۆ ئێمە ئەیدین بەگوێ ئەو خەڵکایە کە ئەو هێشتا لە ئەبجەدیاتی بدایەتی شارەزابوونی دینە خەتەرە یعنی لە سەردەمی کۆنی شابووشی قۆناغەکە بۆ لە قۆناغی سوختەی يعني بوي قاوته لهم دشتي سرتاية عند دواي أبي بمستعد استعداد يويتها كعلوم قرصكاني شريعتي في بلن إيش هركس هذا سيتو مفتيه برامبر خوي كاميرا موبايلك وكاميرا كدانا ودم ورا له مو بابتك بس كإنسان براسي زوري وكخوي قرب ما نفارز شو براسي يمرق سيتو جاري واك كتكرا لشوينك ولا يقصي نبي بديها شتي لي دروس كريو نانو بيازي بيوخريو بديها جنبي شد بودي تخو هستي فايقول ما نفارز لو حاولت براسي شلون سر من زور كاين لخدمة خويا ما وصل يعني تا اوشتاني كجناب باسي اود كركام انسان تاني هين يكاني لخدمة خويا زور بيت او مولانا خالد زور جوانا هيناتو كام 2 سال شوته اوي خليكي باكردنوي مرافق بوتاوكو ئەزانێ علەتی نفسی خۆی ئەزانێ بەمە چاکە بێ مرشیدەکەی ئەزانێ ئەمە عیلاجی ئەمە ئینجای گەڕێتەوە بۆ کوردستان ئێمە ماوەسا ئەو نهێنیانە چۆن چین ئەو شتانەی کە ئینسان نهێنی لەگەڵ خوایە زۆر ببێت یعنی وەکو چی كاكشجان بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره هر يكمان لناحية ولا خللي خوي أزاني يعني أشياء مثلا جناها كدور أكبيتوا باش ما ويك ضلت نفس لي أداء يعني جوبا جوري لجورا كان هذه كمان لحالتك ولا دروازيك ولا مدخلك وشيطان أيوة زفري بيبري أو كسب خوي أزاني بتوانا إيش لسه أو حالة تبكى بويك بزانت شيء أبيته هو كاري أوي آخر كم نشتكي خراب كروبرو أبموكا ورد سر جبراء كيشو بدوايا أروم بداية خم بوم بسبب
بۆ تەبیعەتی فزولیانی خۆ متمەرە بابزانمە شتە چۆنە دوای ئەو شتە چۆنە بوو بە شتە چۆنە ئەویش لە مقابلە یەک دیناشتیە بە من ئەپلیکیشنی تازەیە بە من کە من بێتاقەت لە مشتی تازەتە ببین ئابزانم ئەمەتریان چییە ئەم خوتواتەی شێتان خواگیان بۆچی جەخت دەکاتەوەی کە شوێن شێتان نەکەوین شوێن خوتواتی نەکەوین خوتۆی یەکەم گرنگە کە من هەوڵی ئەوە بم لە خوتۆ یەکەمیشا تێکەوتم آخر ئەوانەی کە باسی ئەو لیانی خواکە ئێمە وازانی ئەو کەسان کە شیرەیەکیان هەیە و گوناه ناکەن ناوەڵەوان نییە ئەولیایانی خوا ئەوانەی کە خواگیان بە تایبەت هەڵی بژاردن نەزانیکەن والذین إذا فعلوا فاحشة بابا مانش خاچیانە خلیسکێ جارجار بەڵام یەکسەر ذەکروا الله فاستغفروا لذنوبهم كاك ومن يغفر الذنوب الا الله بوي ام حالته طبيعي ولي قوشت خويرين انسانين يعني غلطيش حتى اصحابي كرام وكفرشتا سيدكي بو اصحابي كرام لهندي حالتها بيان نخزه شكستيان مثلا هاو همو مشكستان انساني بيدروس به لا في الشدائد تشحذ الهمم انسان براسي لما يتكان دروس به بيئقا والله تانك بنازاني خلك لك فيها والله اسكاك بيوندك يراغيان كار ئەو کاکە پەیوەندیە پێش 6 ساڵمەوە پێش ڕاگەیاندکار بوو چکە ئێستا زانە چۆن قسەکە تاقی کرد شتەکان ئەزمموی کردووە ئێمەمانانیش بەم ئەزمونانە پێگەین ڕۆژگار فێریش زۆر شتمانەکە کاکشێخ ئەبێش سەرک لە شێفە بەڕێزەکان بین بۆکو ناوبڕێکیش دکتۆرمان زۆر ماندوو کرد بەس دکتۆر هەندێکی تریش لەگەڵمانە بمێنێتەوە تەشی بەرە زۆر شێفە خۆشەویستەکان تاوان زۆر خۆشەویستن زۆر عزیزن ئەمڕۆ مەجالێکمانان وتمان با زیاتر شتەکانیان وردە وردە ئامادە ببێ ئەنجا بێن بۆنان شەف نەریمان چۆنیت بەخێر بێسەر چاکە پێ ورەت چۆنە والله ورەمان ئەیبینی ورەمان بەرزە من دایم ورەم بەرزە ئەوە هۆکارەکەی چییە وا ورە هۆکارەکەی من هەمیشە حەزم لە مەطبەخ حەزەکەم لە مەطبەخە بم هۆکارەکەی ئەوەیە ینی کە لە مەطبەخیت ئاسوودەم بەڵێ زۆر باشە ئەی شێف دیارتە چۆنی باشی یەک تۆز بێتاقەتی ئینشەڵا هیچ نییە هیچ نییە ئینشاڵە پێم بڵێ بزانم چیمان بۆکەن ئەمڕۆ سوپێکمان حاضر کردەوە سوپەکە سوبی سپیە سپیە وایە سپیە بە شیر کراوە بە شیر بە ئاردە ئاردە و دیتر بەزاریە و بەتاتێ و هێزەرا کەرەوەس کەواتە ئەلێرە دەست پێ بکە بە چی ینی چۆن پێکاتەکان تێکەڵ کرێ و چۆن خواردنی لێ دروست بێ بەزاریە هەر خۆی خەوە پێی ناگوت باش هەر وردیش نابێ مەگەر بیخێ تاحونەوە بەزاریە بەتاتێ ئەتوانی وەرگەم بکەیت نظر جێبی کڕێ حاضری ژێکانی ئەو شتێکی بە کەرزە بەدوو دەکەیت بەتاتەکە ور دەکەیت ئەوە جێزارە پێشە بەڵا پیازشی تیار پیازەکە جوان جوان سوورەکەینەوە پیازەکە سوورەکەینەوە جا ئاردی تێکەی ئاردەکەی لەگەڵا سوورەکەینەوە ئەو ئاردە جوان جوان سوورەکەینەوە بەس دەبێت بە وریاییەوە سوورەکەینەوە بە کەوچکی تەلی ماستاوەکانی جاران نەک ماسایی ئێستا بەڵێ کە جوان سوورە بوو شیری دێکەی نەگەڵە شێش ئاو شیری دێکە شیرەکە بەڵا جوان جوان تێکی ئەنجا ئاوی تێکە ئەوی بە حەزار ئینسان خوان کە چەند ئاوی تێکە زۆر باش جێزار توانی بیکردنە ئاخۆ لەگەڵات جوان با بکڵات تا نەکوڵێ جارە هیچی تێمەکە دوایەوە کە کوڵا هەستەکەی بەرە کوڵاند و خەز بنەوەچێ و کاتە توانی خوێی تێکەی ئای مریشکی تێکی تۆزێ ماجی تێ بکەی ئەوە بە دڵی خۆتەوە ئێمە ئاوە دروستمان کرد و خەست و جوانشەوە بوو باش ئێستا سنگی مریشکەمان بە حاضر کردو ئێستاەوە سنگ مریشکەشی تێگەن سنگی مریشکیشی تێکەنەوە بە جا سوورەکەینەوە بەجا سوورەکەین تێگەن بەڵاش دەی شێف نەریمان وەرە تۆش باسی ئەم جگەرەمان بۆ بکەم جگەرە چییە لێرەدا ناوە ئەم جگەرە شێوازێکی جگەر نەگەر جگەرە جگەر ئەم جگەرە بە شێوازێکی ئەوروپیانە سوورەکەینەوە بەکارهینەکەین دروستەکەین ئەمڕۆ لێرە بە پێکاتەکانە پێ بڵم بیبەرمان هەیە بیبەری ئەلوانمان هەیە پیازمان هەیە تەماتەمان هەیە ئەمڕۆ ئۆریگانۆ بەکارنانی باش ئۆریگانۆ بەکارمێنە بەس لەگەڵ جگەرەکە چی لێکە لەگەڵ جگەرەکە ئەمە پێشکی جگەرەکە سینەکە سوورەکەینەوە جگەرەکە کە جگەرەکەمان سوور کردەوە ئیتر بیبەر و شتەکەی بەجیا بۆ سوورەکەنەوە بیبەر و بیبەرەکەی بەجیا بۆ سوورەکەنی دوای تەماتەکەی مەسەر جگەرەکە
کە تەماتەکەمان کرد بەسەر جگەرەکە ئیتر دوای لە ئاخیرە بیبەرەکەی بەسەراکەین کە بیبەرەکەمان بەسوور کرد و بیبەرەکەی بەسەراکەین ئێمە چیمانە سۆیا سۆسمان هەیە سۆیا سۆس پاپیکۆ ئەوانە بەکارێنین بەڵێ لە بازار ئەمانە بەکارین لەگەڵ بیبەری سپیا بەکارێنینەوە تر جوان سوورەکەنەوە پێشکەشی بەڕێستانی بابزانین دوای چی دەرەچێش باش شەف دیار چی ماوە کە بریشکی بەکاری بریشکی بەکاری دروستمان کردووە ئازی نەبێ ئەو کەچیش لێم بەرە لێ لەسەر چاو ئیسیلەکە زۆر باش دەست خۆش زۆر باش ئەمە بریشک بەکاری بەڵێ جوان ماشاءڵڵا بەڵێ باشە پێکاتەکەی چییە؟ پێکاتەکەی بە پەتاتی و بە پیازەکرێ و بە دۆشاوی تەماتاکرێ کاریشی تێکەی هیچی تر هیچی تر هیچ بەس پێشتر مریشکەکە بێت جوان جوان سوور کرێتەوە و بۆنکزێ خۆش کرێت بە پیازەوە تۆزە خوێش ئاوی تێ ناکەی جارێت تا بۆنکز دەرەچێت باش کەس نایێت بۆنکز و خۆش بوو دوکتۆرجیان بەدا مامۆستا حەزر لێرە سەیریکە لە خزمەت تۆش خەفەت خۆیلەوە کە زانیت بۆنکز و جوان بوو ئەو کاتە ئاوی تێکەی کە ئاو تێکرد پەتاتەکەشی تێکە لەگەڵا بۆ ئەوەی یەک تۆزێک ئەڵێ حەلیما باتەوە خستێکی جوان بێتەوە دوو کەوچکی چێشت دۆشاوی تەماتی تێکە ئەیتە تێکی مێ وازی بێنێ بۆ خۆی تا خەست و جوان بێت دەکرد جوانەوە بوو ئەو دەرچوو دۆشاوی تەماتەش بەوەی بۆ ڕەنگی بۆچی سوورە ئەمە بۆ جگەرەکە حازرەکەین بەش بەش سووریانەکەینەوە باش باش زۆر باش بەڵێ دواتر لەگەڵ ئەوە دڵە ئامان دڵە بەڵێ تۆزە چوریشی لەگەڵایە بەڵێ خۆمان دووگەوە ئەو دڵە جوان جوان سوورەکەینە دڵەکەم باشە زۆر باش دوای ئەرجیاکەمەوە ئەنجە جگەرەکە بەجیا سوورەکەم بۆ جەرگەکەم بە خۆ نەبوو بەخباتە ئەی ئەم هێنە ئەم کەرێتان بۆ چی دانا ئەو کەرێ تۆزێکمان خستە ناو ئەم مریشکە و بابڕی مریشکە کاریە خۆشەکە بەڵێ زۆر زۆرش بۆ ناو سوپەکە شتێمان کردەوە زۆر باشە هێشتا باوە شاڵا درێژە بە هێنەکەمان بین بە بابەتی خواردن و سەڵاتە و بەڵێ بەڵێ جارە ڕازانەوەماوە کار پەیوەند تو ڕازانە و تەرتیباتێکی بەڵێ بەڵێ زۆر باشە باجارە بچینە ناوبڕێک خۆشویستان ناوبڕێکمان هەیە و بە خزمەت ئێوەی خۆشەویست دەکەینەوە بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە ماوەسای خۆشەویست دۆستانی خواشتێکی جوانە فەرمونون گەورەترین و باشترین کەرامەت کە ئینسانێکی ماندار خوا بیاتێ بریتێ لە ئیستیقامەت. ئیستیقامەت چییە؟ جوان تەمان پێشەوەی باسی بەوە بکەم کە چ فەزلێکی گەورەی هەیە ئیستیقامەت و بۆچی ئێمە تقریبا لە ئیستیقامەکە کاڵە بینەوە بە نمونەیەکی واقعی پێتەڵێن. من لە ماڵەوە دانیشتوم باشە کەس چاوی لێمێ لە ماڵەگە ماڵ و مناڵی خۆمان لە ماوەی سعاتێک ئەگەر ئیشێکم هەبێ شتێک بنووسم بۆ وەربوونە دەجارم دیوەکەم چکە حاڵەتی نۆرماڵی خۆمە ئەم دی ئەو دیوەکەم ئەکرێم سڕە بم گۆرە بە ئارزوی خۆم دانیشم
هەر ئەمە بیگوازرەوە بۆ ناو ستۆدیۆیەک استودیۆکە تۆ تەکلیفی لێ کرێ کاکە پێش ڕەمەزان ئەم بۆ ئەم ڕەمەزانە بەرنامەیەکمانەیە بەرنامەکە چۆنیە وڵی بەرنامەکەمان 2 سعات لایڤە ئەم 2 سعاتە لە مقابلە شتێگەین بە تۆ و ئەبێت تۆ بەڕاستی لە ڕووی ئەتەکێتەوە کۆمەڵە شتەکەی باوەڕتانە بێ ئەو 2 سعاتە ئەو 2 سعاتە جاری وایە کە ئەمای کوشتە بەخۆتەوەکەی جۆری حتا لە دانیشتیژەیە ئەگەر لە ماڵەوە بی زوو سڕەبی بەڵام نا لایڤە کامێرە لەسەرمە خەڵکان ئەم بینن لە بقابێ ئەتەکێتمە بێ هەست بە هیلاکی ناکەی خۆر مامڕۆ کاسەکەی ماڵەوەی بۆچی ئەم حاڵ کەواتە ئینسان یعنی ڕەمەزان فێری ئەم ئیرادەیەوەکە والله ئینسان ئیرادەی زۆر ئیرادەی هەشت ئەنجا ئیستیقامە ئەو ئیرادەی پێویستە لە دوای ڕەمەزان ئەم ئیرادەیەم کاڵ نەبێتەوە وەکو پێموتی بابەتی ئیمان ليس الإيمان بالتمني ولا بالتحلي بابەتی ئەوەی کە لە ڕەمەزانە جەوێکی ئیمانیم بۆ دروستە بێ والله تر واکەم ئەمە شتێکە و دوای ڕەمەزان کە ئەچمەوە دۆخی جاران و تێکەڵبوونەوە بە واقع شتێکی ترە ئەو تەمەنی و تەحەلیە و وعدەی کە یاوتە لە حاڵەتی باڵابوونی ڕۆحتا ئافرم لەم حاڵەتی مەیدانی آخر سەحابەی کێرام بابا والله حزمان ئەی پێغمەری خوا صلی الله عليه وسلم ئێمە لە جەنگی بەدرا بەشداریمان نەکردووە چۆنە بێت لە جەنگی ئوحودا بێ بەشداری کەین کاکە تەمەنەو للمەوتە من قبل أن تلقوا تمنى شتێکە وقد رأيتموه واقع شتێکی ترە ئەلەو حاڵەتەیە بابە گۆشت خوێنە والله بابە 314 کەس بەرامبەر بە جێژێکی گەورەی سپادات حاڵەتێکی ناتەبعی نانۆرماڵە بۆ دروستە بێ ئینسانی بەڕاستی کە ڕۆحی باڵا بێ لە شەوانی قدرا کۆمەڵە بڕیارەیە واکەم بەڵام ئایا تا چەندێک لە سەدا ئەوانەی کە بەجددی کاکە شەر ئێستا تۆ بمانێ بچین بۆ سەروانە کاتێکە گەین کە بگەینە ئاخر پلە ببڕین ئەگنە ئەگەر سی پلە بێ ئێمە پلەی یەکەم و دووەم سێم 30 جارە مستەرۆسەرکەین و بگەڕێن نەمامڕێوە ئەگەر 90 جاریش کردوانە ئەوە یەکەمە بگەمە خۆت ئێمە گرفتی ئێمە لە ڕەمەزانێک بۆ ڕەمەزانێکترە بێ ئاوا وردە باڵاکەین گرفتی ئێمە لەوایە لە ڕەمەزانەکەیە کۆتایی ڕەمەزان وەکو ئەو پیرەژنەمان لێیە کەلەتی نەقەضەت غەزلەها ئێخواگیانە فەرمێ وەکو ئەو ئافرەتە مەبن والله ئەگەر غەڵەتیش نەبم وابزانم ئەو ئاەتە ئەگەر غەڵەت نەبم سۆشیال میدیا لەکرم لەسەرم نێکابەتە ئێنێک وابزانم لە سوەتی عنکەبوتی شایە والله عنکەبوتیش لاوازترین ماڵە ئەو ماڵەی کە هەر چاکیەکە و بێگەوالە کاکە وەکو ئەو پیرێژ نەبن کە ئاەتەکەشی لە سوەتی عنکەبوت هاتووە کە جوان شلیلەیەکی جوان ڕێسە دوای والله لە وەڵۆ ڕیبینیە کاتوە لێوەشێن گرفت هێندێکمان لەوایە بۆیە بەڕاستی يعني ناقين صفر بينه كاك صفر ما بروح حد يقل كهات اخوارو لابليكاني سي ما بوسته وي رمضان كتير كاي تخوارو لابليكاني شوره ما بي رمضان كتير لبنجم شو ما بي تر بو رمضان كاني كوتاي بو اصحاب الكرام بو ني ما نتها 5 سال جاوا اي بو 5 سال قشت بچي بيشي چندين صحابه تريا وكتمني 90 سال لبرو قشتن بخواي پروردگار نه زماني بيويسته تەنها ئەو حاڵەتە ڕۆحی پێویستە کە لەگەڵ خۆیاکە وابەستەیەکەی ئەم ئیستقامە ئەومان لێداوە کاک دکتۆر چۆن دوو دەستەواژە بگۆڕین ینی شوێنەکان بگۆڕین یان سپیان کەینەوە ئەوش دەستەواژەی هەڵپەکردن لەگەڵ دەستەواژەی لە دەستچوون لە دەستچوون ینی ئیحساس بەوە بکەین کەەوە 23 ڕەمەزان 23 ڕەمەزان تێپەڕی ینی تۆ 23 ڕۆژ لە ڕەمەزان ڕۆیوە ینی چۆن فریا ئەو حەوت تا شەش ڕۆژەی ترەکەی و بۆی لە دەست دەرنەچێ ئەساس بەوە بکەی لە دەست دەرەچێت چۆن هەڵپەی بۆ بکەی هەڵپە والله طبعا تەماعیبوون بۆ عیبادەت شتێکی باسی ئەخەردڕۆنە ڕەبعهم خەوفا وطمع والله ئەگەر ئینسان ورد بێتەوە لە مانگی ڕەمەزان ڕێک بووی دەرەکەوێت مانگی ڕەمەزان کۆپیەکی بچکۆلەی تەمەنیەتی تمن أخي كمال خليها أوقات مانية كمال بلانو برنامج كتخرج من كل واقم وشنم أنا واقم سي وتشلو اشتكي ناسك وزوري ما نكر رمضان يجوني بجوازي ما كر أمره هذا بسيان فعلا كوبيكي كورتي تمن أم رمضان شون رمضان بهارة موسمي بهاري سبحان الله أوايا بوهم وجوانية وكا جام رمضان شو كخلقي زورنا شو بوسيران وباران جوان باري أو زاوية بيكنه قريتي بربو كشي باش ماوي بوشو بلاشة كبدن باوا ئەماژەیەکی بەشتێکی جوان کرد کە فەرمووی ئەمەش فرسەتێکی زۆر باشە هەتا بۆ ئەوانەیشی کە تا ئەم ڕۆژ کە 23 نە بە ڕۆژوو بوون نە نوێژیان کردووە لەم حەوڕۆژە فریا بکەون بە قیامی لەیلەکان ئینشاءالله خۆ تعویزیمان بۆ کات بۆ لە شەوانی ڕەمەزانە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وەکو مەتەڵنەیە فەرموو ئەوە چه سەحابیەکە بە گەنجەکانی بود چه سەحابیەک بوو ئیمانی هێنا یەک نوێژی نەکرد و چووە بەهەشتیش
والله ئەشێ بەس لە یەک لەحظە تەوبەیەکی ڕاست بالضبط زۆر جوانە باست. کاک دکتۆر لە کۆتاییە باش شتێکی گشتی بڵێن ینی تۆ پێمان خۆشە ینی ئەوە بینەران ئێستا جوان لێە بە تایبەتی خاتوونەکان کە ئێستا بەدەم خواردن دروستکردنەوە وەکو شێفەکان چۆن خواردن دروستەکەن بە تەرکیز جویان لە ئێمەیە حەزەکەم یان شتێکی تایبەتمان هەبێ بۆ خاتوونەکان چونکە ئەزانی نازانم وا کەوتوتەوە کە مزگەوتی ئێمە بە زۆری هەر پیاوان زۆر ئەتوانن ینی بچن و با بڵێن ینی شەوەکە زۆر لەوێ بمێنەوە ئەوان ئیلتیزاماتی زۆریان هەیە ڕاستە ئەچن بەڵام ئەو ئیلتیزاماتی کە ئەوان هەیە لە ماڵە و لە ئەوانە مناڵە نازانم ماڵداریە ینی ئەندازەیەک بەڕاستی ئەیان وەستێنێ چۆن ینی ئافرەتەکانیش دڵیان بەم دەشەوە چۆن خۆش بێ ینی ئەوانە چۆن عیبادەتی تیا بکەن کاکە پەیوەندیان سەلەفی ساڵح قسەیەکی سەیریان هەیە ئەفەرمون ئەو کەسێک هەیە بۆ لەیلەتول القەدر لە مزگەوتە دائەنیشێ بە ماوەی 4-5 ساعات ئەو 4-5 ساعاتە چەند هەناسە ئەیە چەندی هەڵەمژێ چەندی ئەیاتەوە ژمارەکانی زۆر باش خۆری توانێ هەناسان لە شوێنی تربە ئەفەرمون حتى هەناسەکانیش بێ بۆ زیکر بووی ئەرە و خوشکە بەڕێزە ئەو دایکە سەنگینەی کە لە مەتبەخەکەیە ئێستا ئێمە ومانان لێرەیە قسەی زل بۆ خەڵکی ئەەکەین ئەو لە مەتبەخەیە خواردن بۆ ئێمە حازرەکە باشە یا مەشغوڵی ئەوەیە کە شتێک حازرکا بۆ ئێوارە ئەویش حەزی ئەکرد و ئەیتوانی لە شوێنێکی تر بێ وەکو ئێمە بەم پەرشانە بکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بەس بەو سەمع و تەعایی کە هەتانە بەو ئەوەی کە دەنگ بەرز ناکەنەوە و سەبر ئەگرن لە بەرامبەر پەروەردەکردنی مناڵەکانە ئەوەی ئێمە لە مزگەوتەکانە ئەیکەین ئێوە لەگەڵمانە بەشدار یعنی خوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاینی پیرۆزی ئیسلام عیبادەتی زۆری لە ئافرەت ناوێ ها چونکە هەر بەوەی کە ئەبێتە یارمەتی دەری تۆ کە چمکێکی ئەم ژیانە و لەگەڵا هەڵەگرێ تۆ چیەکەی و پشتی شەری بەرەکەوێ حتا لە قورئانە ئەوانەی کە ئەچن بۆ بەهەشت و شوێنی بەرد وەرەگرن ئەمانێکی لەو فەزلانەی کە پێیان دراوە ئەبنە هۆکارێک ئەوانەی کە لەگەڵ یانان باسخواسی عملیتیانێ لە هەموو شوێنێکی قورئانە ئیمان کە عملی صالحی لەگەڵایە بەڵام لەم شوێنەی قورئانە لە ئاەتێکا فەرمێ الحقنا بهم ذريتهم بإيمان الحقنا بهم بس إيمانك عملي صالحي ثانية بو ذريتك يعني بس بويك أهلي دين بن ها إيمان يعني هبه لبر فصلي أمان كهلاك بون بلام آزايتي أم كإيمان دار بوا هندشتي كردوا بآزايتي أو يارمتي دري بوا هاڵێ لە دوای لە پشتێ و پیاوێکی گەورەوە ئافرەتێگەیە ئەگەر ئەو ئاسانکاری بۆ تۆ نەکرای نەتوانی کۆمەڵەش بکەی هەر بەوەی کە ئەو چمکێکی ژیانی لەگەڵ هەڵگرتووی باری سەرشانی تۆی سو کردووە پشکی شێری بەرەکەوێت لەوەیەوە بەڕاستی لە خاوەن ئەجرێکی گەورە نەوانی ماوەسەکاک ینی ئەجری کەسێک کە بۆ ڕۆژوانێ ئیفتارێکی بۆ بکات چییە؟ ئەجرەکەی چەند گەورەیە؟ هەموو ئێوارەیە خانمان ئەو خوشکە بەڕێزانە خێزانەکانی ئێمە هەمومان ینی بەڕاستی ئیفتار بۆ 5 کەسمانەکە بۆ 6 کەسەکە بۆ 7 کەسەکات ئەگەر ئەوان نەبن خۆم بەخوا هێلکەڕۆنێکم پێ ناکرێمەوە ئەمەی ئێواران ڕەمەضانی صالحینە ئەمەی ئێمەیکین بەس ئەوەی ئەوان ڕەمەضانی مصلحینە بەو مانایەی هەر بۆ خۆی نییە آخر فەرقی صالح و مصلح چییە؟ صالح هەموو کەس خۆشیە زەری بۆ پەسەکە نییە بەس مصلح نا بیل لە بەرامبەری ژەکاتەوە ئەوەی ئەوان لە قۆناغی لەسەروی ئێمەوە بەس لێ بزانن جوانە بەس تێکی نێن لە خۆیان وەڵڵای ڕەمەضانیان ڕەمەضانی مصلحینە بەچی تێکەشێ؟ شڵاتێک ناچێ و ئەجر و پەداشتیان شڵا زۆر زۆر گەورەیە زۆر سپاس دکتۆر عەدنان هەورامانی زۆر خۆشحاڵم کە ئەم ئێوارەی لەگەڵ بەتەکید سودەکەت بە ئاوڵێن ڕۆشن کردەوە زۆر دڵخۆشە کردی یەک داواکاریم لێتانەیە من ئەڕۆم لێرە و بەجێتانەیەڵم کاکشێخ دوعای هەیوانی دوعاتان ئەم ئێوارەیە هەم جومعەیە هەم لە تاکەکانی ڕەمەزانی شەوایە شەو پێێنێنە 24 یاری ئەمڕۆ لە 23کەیە نزای ساڵحین نزاکانیان هەڵگرتۆ بۆ کۆتایی جومعە زاتیاگیرای ئاگاداری ئەو نەخۆشانە بکە زۆریان تەکلیفیان لێ کردوم خی گەورە باری سەرشانیان سوکا و یاخۆلەشی ئەوەش ساوێ و بەڵە خۆشویستان ناومەڕێکی کورت وەرەگرین و دواتر لەگەڵ ئێوەی خۆشەویست لە بەشیشی دیکەی بەرنامەکە بەردەوامە بین. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە
لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاترین کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە شيخ ليرين كاك بيون بحقت دكتور عدنان خوارزاي باتور هني كوماشتي جواني وروجان وبا خۆمانی بردو بەناو خۆمان بەحساسێکی جوانی شو قسەی کرد والله زۆر دەستی خۆش بێ ئێستاش تەوەرێکی ترمان هەیە تەوەرێکی تەندروستیە ئەمیش تەوەرێکی زۆر زۆر گرنگە ینی ئێستا کێشەیەکی گەورەی دەمودان هەیە کێشەیەکی زۆری شەوێلگە و ئەمانە هەیە اینجا جوانکاری دەمودان هەیە یان ئێستا خەڵک زۆر گرنگی بە دەمودانێدا چاندنەوەی دان هەیە و نازانم ینی هەز دەکەم ئەم هێنەش ئەم زانستە پزیشکێش لەم بوارەیە زۆر چۆتە پێش بۆیە ئەمڕۆ ئینشاءڵڵا ئەمانەوە لەگەڵ دکتۆرێکە ئینشاءڵڵا باس لە مۆزوعی دەمودان و ئەوانە بکەین طبعا خۆشحالمەوەی کە دکتۆر ومێد شەفیق قەرەداغی کە پسپۆری نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگەیەکە لە خزمەتی ئاوین ئەمڕۆ و بە تەرکیزیش باسی هۆکار و چارەسەری بۆنی ناخۆشی ناودەمەکەین زۆرتی لە ڕەمەزان شەکەوە دروستە بێیان بەهۆی دانەوە یاخود بەهۆی ماعیدەوە بەهۆی هەر شتێکەوە ئینشاڵڵا ئەسباب و هۆکارەکانیش باسەکەین و پێشوازی کاتۆکەین ئینشاڵڵا دکتۆر جان فەرموو السلام عليكم. عليكم السلام. يا خبر خير يا دكتور. بخير يا خبر خير. فرموا دكتور جان. فرموا. جارش سر. بخير يا دكتور. صحيح. فرموا بخير بيت. سباز بوي وش. يا خبر خير بيت. تدرسي سؤال سباز بخير الحمد لله. يا خبر خير بيت. بخير بيت يا اخو. زور سباز. ممنون. استعفاك اشتان. دكتور من دمودان ربطي هي لقل مانجي رمضان هيك يعني دمودان و پاکردنەوەی دەمودان و بۆنی ناخۆشی ناو دەم و ئەمانە پەیوەندی لەگەڵ ڕەمەزانە هەیە بەشێکی باش یعنی پەیوەندیان هەیە چۆن ئێمە خۆمان پارێزین چۆن دەمودانمان باشی پارێزین چۆن بۆنی ناخۆشی ناو دەم چارەسەر بکەین بەڵێ وازانم یەکەم شوێنێک کە بەڕۆژۆ بێت دەمی ئینسانە تۆ خۆ دەگریتەوە لە خواردن یاخوا بەخێر بێ بەخێر بێ بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە دەستخۆشیتان لێ یەکەم وەکو وتم بەرنامێکی زۆر جوانە یاخوا ماندوو نەبن ئینشاءڵڵا وەکو دکتۆر عەدنانیش پێشمن ئاماژەی پێ ئینشاءڵڵا ماندوو نابن ئینشاءڵڵا بۆنی دەم و کێشەکانی ناو دەم بە دڵنیایی یەکێک کێشەکان کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ڕوبەڕووی هاونیشتیمانیان و هاوڵاتیانی خۆشەویست ئەبێتەوە چونکە وەکو کاکپەیوەند ئاماژی پێدا یەکەمین وێزگە بۆ ئەوەی کە خواردنەکە دێتە ناو دەممان و ئەوانە پێویستەکە ئێمە پارێزگاری لە تەندروستی دەمودانمان بکەین چونکە هەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ وەلی بەدەنیکە عەلەیکە حەق واتە بەدەنتان حەقی لەسەرتانە ئەوەیە کە بیپارێزی پاشانیش ئێمە لەبەر یەکەم وێزگەیە کە خواردنەکە دێتە ناو دەممان و بەرەو کۆندامی هەناسە و ئەوانە دەڕوات کۆندام عەفوەن هەر سەرڕات ئەو کاتە سەرەتا ئێمە دێتە ناو دەممان ئەو خواردنە ئەگەر هاتوو تەندروستی ناودەمان نەپارێزین کێشەمان زۆر دروستە بێ یەکێک لە هۆکارەکان یەکێک لە کێشە زۆر باوەکان کە لە ڕەمەزانە زۆر باوە بەداخەوە بەتایبەتی ئێمە کە ئەڕوێنە نوێژی تەراویح و ئەوانە بەداخەوە هەندێک لە هاونیشتیمانان و هاوڵاتیانی خۆشەویستمان سەرەکەی لەوەی وەکو پێویست تەندروستی دەمودانی خۆیان نەپارێزن بە حکمی ئەوەی سەرەکی لەو ڕیزەی کە وەستاوی زۆر جابوونێکی ناخۆش دێت لەوەی هەمومان بیستومانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەوەی کە ئینسانی پێ بێتاقەتە بێ مەلایکەتیش بەوە بێتاقەتە بێ جا لەبەرەوە ئێمە بۆنی ناودەم هۆکارەکانی زۆرە من
چەند هۆکارێکتان پێڵێم ئینشاءڵڵا بۆ خۆشم بۆ ئێوەش و بۆ هاونیشتمانی خۆشەویستی. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە خواردنێک لە بینی دانەکانە بمێنێتەوە کە ئێمە زۆر جار ئام ئۆژگاری هاونیشتمانیانی خۆشەویستەکەین دەڵین پێویستە هەموو کەسێ دوای خواردن ئەگەر بکرێت ئەگەر نەڵێن هەموو دوای خواردنێک بەس لانی کەمە بێت ڕۆژی جارێک ددانەکانی بشوا بە فڵچە و بە مەعجون و بەو شێوەیە. جگە لەوەی کە فڵچە بەکارهێنێ مەفروزە دەزوش بەکار بهێنێ چونکە فڵچە تەنها هەموو لا نابێت و باسی بۆنی دەممان کرد ئەمە زیاتر تاکید لەسەرەوە بکەم ئێمە لە ڕووی بەحسەکانەوە زۆر جاوتومانە لەم بەرنامەش وتومە پێشتر لەم کەناڵە لە سەتانەوەتی بۆنی دەم هۆکارەکەی سەرزمانی ئینسانە. سەرزمانی ئینسان کاکشێخ لە ستافی تۆبیە زانێ سەرزمانی چی لەسرە مەمیلەکانی لەسرە مەمیلەکانی تام ئێمە پێشی زمانمان ئایدی بە تامکردنی شیرینیە تەنیشتەکان ترشی و سوێریە و بەشی پشتەوەشت ئایدی تاڵیە بۆیە کابراکە ترۆزیێکی تاڵ خیارێکی تاڵەخوای یەکەم جا پێی نازانێت هەتا ئاچێتە پشتەوە اینجا تفێگەکە سارەکە ئێمە توانین دارمان بشوین بەس ئایا زمانیشە شۆرێ بەڵێ جوانە پرسیارەکە دەستخۆشی لەکەم بەدڵنیایی جگەلەوەی کە ئێمە دانمانەشوین مەفروزە زمانیشمان بشوین هەر زۆربەی فڵچەکان کە دروست کراوە لە ئێستاە ئەگە ئەوانی کە خاوەنی کوالیتین هەندێکیان کەم کوالیتیە وەرحاصل ئەوەش هەرتوانی ئیسفادی لێ بکەیت سێ پشتی فڵچەکە خۆی زبر کراوە بۆ ئەوی بیهێنی بە پشتی زمان تا بەسەرەوەی زمان ئەگەر ئەمە بنی زمان ناڵێم سەرەوەی زمان ئەڵێم و ئەگەر سەری زمان بکەینە سێ بەشەوە بەشی پێشەوە نا بەشی ناوەڕاستیش نا بەشی کۆتایی لای قوڕگمان ئەوە دەمیلەکانی زیاتر درێژە و خواردنی تیا ئەوەسێ و ئەبێتە هۆی بۆن دروست بێ بۆ یەک کابراکە هەناسایە لە تەنیشتمان سێرەکەی هەناسەکە هیچ چۆنڵی بۆنێک لە ناوەوە نییە لە ناوسیەکانمانە بەڵام کە دێ بەسەر ئەو خواردنە بۆ ناخۆشە لەویا بۆگەن بووە ئەمێنێتەوە ئەو هەناسە ناخۆشە دێ بە ڕووی ئێمەدا بۆیە ئێمە بێزارەکەین هەر وەکو وتیشمان مەلایکەتەکەش هەر بێزارەکە جا بۆیە ئەو خواردنە کە ماوە لەوێ ئەمێ بڵێم بەس پشتی فڵچەکە ئەتوانی پاکی کەیتەوە شتێکی تریشمانەی ئالەتێکی بەسیتە هەر باغەیە دروست کراوە پێڵێن تەنگ کلینەر تەنگ واتە زمان کلینەر ینی پاکەرەوە وەکو شکلێکی ئەگەر بڵین بە فرماڵێکی هەیە ئەهێنی بەسەر زمانە ئەوانەی کە بە فرماڵەکەن وەکو ئەوەی هەیە هێنی بەسەر زمانە بەشی پشتەوە خواردنەکەی لەسەر لەعەبە ئەمە چ کاتێ باشە باشتر وایە کاتی کە فڵچە و مەعجونەکە بەکارێنێت تەنها بەوە ئیکتیفانەکە ئەوەش بەکار بێنێ یان ئەگەر ئەوەی دەستنەکە ئەو تەنگ کلینەرە ینی پاکەرەوەی زمان ئەو ئالەتە شتێکی بەسیتە لەچێ بە 2000 بێ بە شتێکی بەسیت تریش بێ بە هەرزان تریش بێ ئەتوان هاونیشتمان ئیسفادە لەوە بکەن یەک ئەگەر ئەوەش نەبێ هەر پشتی فڵچەکە ئەگەر هەر ئەوەش نەبێ ئێمە توانین شتێکی تر بڵین بە هاونیشتمانیان هەر فڵچەکەی خۆی ئەتوانێ بۆ نەبەست بە ئەسپاینۆک بە چکە فڵچەکە درێژە دەمی فڵچەکە زۆر بەتوندی پێی نەهێنێ بە یەک دوو جارێک بهێنێ بەسەر پشتی زمانیا ئەوە هۆکارێکە بۆی کەمترین بۆنی دەمیت بۆ دروست بێ و بە تایبەتیش ئێمە وتم لە مانگی پیرۆزی ڕەمەزانین خوای گەورە تاعەت و عیبادەتمان لە هەموو لایە قبوڵ بکەین ئینشاءالله مەفروضە ئێمە کەسەکانی دەوروبەرمان ئەزیەت نین هەروەکو حەدیثێکەش بیستومانە نازم دڵنیام هەمووتان بیستوتانە کاتی ئێمە چینە مزگەوت ئەفەرمێ لین و ئەصحابیکم یاتین نەرمونیان بن لەگەڵ ئەوانی دەوروبەرتانەکە لە ڕێزەکە وەستاون ئەگەر ئێمە نەرمونیان یەکێک لە سیفەتە جوانەکانی موسڵمانەوەی کە خەڵک ئەزیەت نەیە بەڕاستی بە بۆنی دەمیش کابرا جەری وایە تۆ کە قسەی لەگەڵاکەی ئاو وردە تۆ هەست بەوە چێ بەخۆت نەکەی لێت ئەچێتە دواوە بۆ لەوە چێت لەگەڵ هەر هەناسەدانێکی تۆیە ئەو بێزاری بۆ دروست بێ بۆیە ئێمە ئامۆژگاریمان بۆ خۆمان و بۆ ئەوانیش وایە ئەوەیە کە بەڕاستی احتیمامێکی زیاتر بدەن لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە و لە کاتەکانی تر کاتۆر لەو زتێنیش هین دروست ناکە بۆنی دەم جوانە دەستخۆشی لە پرسیارەکەی جەنابی شتەکەم کاکش هۆکاری بۆنی دەم تەنها یەکشت نییە وەکوتم یەکێک لەوانە لەوە ئەو زمان بێ وەکوتم لە سەتانەوەتی بۆنی دەم احتیمالە ئەوە بێ لە سەتادی ئەمێنێتەوە بۆ ئەم چەند شتە یەکێک لەوانە لەو زەتێنەکان ئەگەر التیهابی هەبێ ئەگەر هاوکردنێکی زۆری هەبێ یان تشەڵۆکی مەعیدەی هەبێ یا هەیە بەکتریای مەعیدەی هەیە یان هەیە بۆ نمونە پوکەکانی نەخۆشە التیهاباتی هەیە یا ئەو خوشک و برا بەڕێزانی کە با بڵین شەکریان هەیە لەبەرەوەی پوکەکانیان تا ڕادێ شلبوونەوەیکی هەیە یا ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنی هەیە یا ئەوانەی کە مەناعی دابەزیوە مشکلی جگەر ئەوە دروست ناکات وەکو کۆندامی هەرسو جگەر هەموو ئەندامەکان بڵین تەسیری ئەبێ لەسەر ئەوەی کە ئەو مادانی کە دەرەدرێ بۆ ناودەم هەمووی تەسیری هەیە شتێکە لەوانە دکتۆر مەسەلەی لوتە ینی جیوبەکان بەڵێ جیوبەکان جاری وایە ئەو جیوبانە ئەگیرێن ینی وەکو پێویست مەسەلەن بۆن منە ئەو هێنەی کە هەیە ئەو حرەکەتەی کە هەیە نایکا جیوبەکان ئەگیرێن ئەویش هۆکار نێک بۆ ئەوەی کە
ناودەمان بۆن بکە ناوچە لە بیرم چوو بێت دڵنیاییەکی تر لە هۆکارەکان کە بۆنی دەم و لوت و ئەوانە بۆ نەخۆشەکە دروستەکە جیوبە لەوزەتیان جیوب ترشەڵۆکی مەعیدە بەکتریای مەعیدە بوونی ئیلتیهاباتی پووک بوونی کلیسێکی زۆر بە دانەکانەوە بوونی کلۆریەک لە دانەکانەوە بوونی ئەوەی پێم ئەپسێز دومەڵێک لە دانەکانە کە نەوش هەر دروستە بێ یا کیسێکی ناو شەویلگەکان ئەوانە هەمووی هۆکارن بۆی کە بۆنی ناخۆشی دەممان بە دروست کەواتە گەرێکێک بۆنی دەمی بێ مەرج نییە بەس دانەکانی کلۆر بن بەڵکو کۆمەڵێک جێگەی تریش هەیە کە ئینسان ئەگەر بێ بۆنی ناخۆشی ناو دەمی نێڵێ یان ئەگەر ئەم بۆنە هەبێ پێویستە چارەسەری ئەو چەند شوێنەش بکات بە دڵنیایی وایە هەروەکو ئاماژەمان پێدا لە بیدایە جگە لەوەی کە بۆنی دەم هۆکارەکەی لەوەی هۆکارەکانی کێشەکانی ناودەم بێ لەوانە کلۆری ددان لەوانە التیهاباتی پووک بە خراپی لەوانە بوونی کیس و هاوکردنی ناو شەویلگەکان لەوانە وەکوتم تشەڵۆکی مەعیدەیان بۆ ئەسپایلۆری یان با بڵین لەوزەتیانەکان یان جیوبێکی خراپ ئەوانە هەمووی هۆکارن و سەر و هەموو ئەمانەشەوە شتێکی پێڵەن نیگلێکتد ماوس یعنی نەخۆشی وایە گوێی نایەتی قەت دانوشتی ناشوات زۆر جا بە نوکتەش هەربتومە ئەڵێم نەخۆشێک کاتی ئێمە سەرەتا تەمان نەشتەرگەی شەویلگە و ڕوخسارین کاکشێخ ستافی تۆبیە باشتر ئەزانێ سەرەتا دکتۆری دانین اینجا ئەخوێنین بۆ دکتۆرا بۆ ئەو بابەتە سێرەکەی کابرا هاتوو بوو وەڵام هەر لە مانگی ڕەمەزانە بوو اینجا دێ ئەیزانی من بڵێن باگراوندێکی دینیم هەیە ئەوانە حەزیە کرد کە بڵێ من ئەوەی تر هینم تەرک کردووە با بڵێن جگەرم تەرک کردو چکە جگەرەش بیرم چوو هیچێکە لە هۆکارەکانی بۆنی ناخۆش کابرا جاری وا هەیە ناتوانین ئێمە بڵین نابێ جگەرە بخوا کابرا دەیهێن بکەین هەرچەند مەشروبیش بە هەمان شێوە مەشروبیش بە هەمان شێوە بۆیە کابرا هاتبوو بانگی عەسر بوو ئێمە پاکردنەوە کرد وتم وتی دکتۆر جاوە لە بەرخاتی تۆش ئینشاڵڵا بڵێن جگەرم تەرک کردو وتم جەناب بێزەحمەتەکەی تەرکە کردوتی وەڵا لە نیوەڕۆ وتم ئەو مەجالت نەبووە دیارە مەجالی نەبووە بەڕاستی ئەوەش هۆکارێکە کە دڵنیام هیچ کەسێک نییە کە جگەرە بخوایە مەشروب خۆی کە لە خۆی بێزار نەبێ و پێی بێتاقەت نەبێت بەس تازە چۆن لێ لەسەری ئەدیکت بووە کاکتۆر ئەزانێت ئەدیکشن بووە لەسەری ئەگینا بۆنی جگەرە هەر بۆ خۆی بێزار کرد ئەو کەسانی کە وازێنن دوای بڕۆ لێیان پرساڵێت من نازانم پێشتر چۆن ماڵ و مناڵەکەم لەگەڵ مابوونی با بڵین کە دەوروبەرەکەم چۆن بێزار نەبوون لێم بەڵامی تر دیارە هیوادارم لەم ڕەمەزانە بێتە وێزگەیەک بۆی بتوانن ئەوانی کە جگەرە کێشن واز بێنن لەو خۆ خراپە چونکە لە چەند ڕوویەکەوە خراپە لە ڕوویکەوەی لە ڕووی مادی گیرفانیان و هەر خراپە لە ڕووی ئەوەی کە تەندروستی خۆیان و دەوروبەریان تێکەیەن حتمما تەسیری بۆ دەوروبەرەکە زیاترەوە لەمانیش و یەکێک لە خراپەکانیشی ئەوەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کابرا سەرەکەی کابراکی جگەرە خۆرە لە تەنیشتایە خۆتۆ ناتوانین پێ بڵێ یان نابێت لێرە بێ ئەوە سەرەکی بۆنێکی جگەر لە باتی ئەوەی بۆنێکی خۆش بدا لە خۆی هیچ تۆ ئەچی بۆ ئەوە ئەڵێ کاتە چوونە مزگەوت خۆزوو زینەتەکم عندە کولی مەسجد بە جوانی بڕۆنە مزگەوت نەک بۆنە بە بۆنێکی ناخۆش بە شتێکی ناخۆش چکە بەر خۆت بێزار نابیت ئەوە کانی تیش بێزارە هەر گوێشمان لێ بۆ مامۆستانی بەڕێز هەمۆژاریان کردن ئەگەر سیر و پیاس ناخوارد مەچنە مزگەوت هیچ گەرەش هەر فەرقی چی هەر بۆنێکی ناخۆش کاتۆر یەکێک لەو شتانی کە زەرەرەیە لە دەمودان ڕەنگ بێت نێرگەلەش خراپتر لە ژگەرە بە دڵنیایی لە ڕووی تەندروستیەوە نێرگەلە خراپیەکەی زۆر زیاترە وەکو لەوەی کە جگەرە هەیەی ئێستا لەوە چ دەرفەتمان نەبێت زۆر باسی ئەو کاک دکتۆر باسی هێنت کرد پالۆری وەنیە ئەمە ڤایرۆسە یاخود بەکتریا بەم بەکتریا لە ماعیدەیەژی تەمان کەواتە ینی ماعیدەش هۆکارێکە بۆەوەی کە ئینسان دەمی بۆنی بڵێ ئەگەر ئەو کەسانی کە تووشی ئەو بەکتریای ئەبن پێویستە بچێتە لای پزیشکی پسۆڕ بە کۆمەڵێ کۆرسی عیلاج چارەسەرە بێ ئینشاءڵڵا بەڵام ئەگەر گوێی نەیاتێ تەمان بۆنەکە هێریەت و خەڵکەکەی هەستەکەی کەسەکە لە ناخیەوە بۆنەکەیەت ینی بالضبط خۆشمان ڕێگا و حاڵەتەمان بۆ دروست بوو بێ کەوا بزانین لە هەناسەمانانە بەس وا بزانین لە ناو مەعیدەمانەوە بۆ زۆر جوانە وەکو ئاماژەم پێدا ترشەڵۆکی مەعیدە ئەگەر هەبێ کەسەکە یان بەکتریای مەعیدەی هەبێ هەردووکیان ئەو بۆنە دروستەکە بۆ دەموندانی کەسەکە بە تایبەتی ئێسپایلۆرەکە زیاتر بۆنەکە نەخۆش دەوروبەرەکەی ئیزعاجەکە هەتا جاری وایە کە تۆ کەسێک نانێکە خۆنانێکی زۆرە خوارد ڕەمەزانە بەیانیان هەڵەسی ئەوەی بۆ دروستە بێت مەعیدەی دەشێت بۆ دروستە بێت زۆر باشە بە ڤیدیۆکمان هەیە بیبینیم پێکەوە ئیفطارێکە دواتر لەگەڵ دکتۆرە درێژە بە گفتوگۆکەمانە دەین زۆر باش فەرمووت
ئێمە هەموو ساڵانە نەریەتی ساڵانەمانە هەموو ساڵان ئیفتاری ڕەمەزانێ دەکەین مەبەستمانی زیندووکردنەوەی سونەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەشمانەوێت لەگەڵ خوشکان زۆرە خوشکان دابڕاون ئاشنا بین لەگەڵ یەکتری ئاشنا بین و پێکەوە یەکتر بینین و یەکتر ناسین و ڕاگۆڕینەوە و سەرەتا بەربانگ دەشکێنین دوای نان خواردن دوای سونەتی تەڕاویح و دوای کۆڕێکمان هەیە بۆ ئامادە بوون ژمارەمان دوامان دانا بوو 150 کەس بەس لەوانەیە بڕوا بوو 200 کەس. دەستخۆشی لە ئەنجومەنی ڕانەی خوشکان دەکەین کە هەستان بە ئەنجامدانی ئەم ئیفتارە ئەمڕۆ کە بۆ کۆمەڵێک خوشکی بەڕێز کە بەڕاستی ئەم ئامادەکردنی ئیفتارانە هەتاوەکو بڵێ جێگای دەستخۆشیە لەبەرەوەی لە ئیفتارێکی ئاوادا کە کۆمەڵێک خوشکی ئیماندار بێکەوە کۆ دەبنەوە کە لاوانەی ماوەیەکی زۆر کە بێکەوە لێکتر دابڕابن بۆی مەشغەڵەتی دنیا بەڵام کە لە ئێوارە خوانێکی ئاوادا یەکتر دەبینەوە و هەم بێکەوە کۆڕێکی ئیمانداری دروست دەکەن. کاک دکتۆر بە پرسیارێک لەسەر ئەها کاڵن شەویلە و ڕوخسار ینی ئەمە بۆ بەیەکەوە ینی پێ علاقەی چەند بەیەکەوە هەیە وستم بداية وزارة الويكمو اختصاصك أما زور بولاتي خومن تازه تنجاري كيش لير أماجن بيداوا زيادة ل 2000 كانوا شون لقى شيء كردوا هاتن أواني كأم بوارة أخوان الدكتوري دان سرتا دواي بابته كان يتركب بيوز باختصاصك وريجرين نشترجري دم وروش شويلجو ورخسار لددان كيشاني كي أسايو إجريته وددان كيشاني بعمليات يا كيسينا وشويلجو كان يان برینێکی بڵین شێرپەنجەیەکان ئەوانی ناوشەویلگە و ڕوخسار ئەگرێتەوە هەروەها حادیسی سیارە ئەوەی حادیسی ماتۆر زیاتر ئەوەی کە ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە زیاتر نەخۆشەکان دێن ئێمە سەرەتا ئەبێ بزانین ئایا اختصاسەکەی ئێمە یان اختصاسی ترە بۆ ناگەر شکانێکی شەویلگەی هەیە ئەگەر شکانی کەلێنەی چاوی هەیە ئەگەر شکانی ڕوخساری هەیە لوتی هەبێ بۆ نمونە زیاتر هەندێک هەرچەنە لەم اختصاسەیە ئەوانی برادەرەکانی خۆم زیاتر هیلوتەکەشەکەن بەڵام من زۆر جار وەکو خۆم ئەوم بەجێهێڵاوە بۆ برا بەڕێزەکانمان لە ENT لە قوڵ لوت و گوێ چونکە ئەمە نەچمە بواری کەسێکی تر بە دڵنیاییش خۆی لە وڵاتی خۆمانە لە ڕووی تەندروستیەوە هینەکان چۆن اختصاسەکان جیان نەکراوەوە چی ئیشە بکە بۆیە تێکەڵیەک دروستە بێ مەفروضە هەر کەسێ اختصاسی خۆی ئیش بکە ئێستا بواری تەجمیلی زۆر ئەوەیە بۆیە زیاتر پزیشکە بەڕێزەکان تەرکیزەکەنە سەر ئەوە بەڵام ئەمە شتێکی باشە بەڵام مەفروضە ئەو کەسی کە ئیشەکە ئەکا کەسێکی مختص بێ نەک هەر بە دەورەیەک فێربوو بێ و ئیتر دەستکا بە ئیشەکە چونکە دوای هەر سەرنجام هەر فێرە بێ بەڵام فێربوونی وەکو ئەو کەسە نییە کە اختصاسی خۆی ئەکادیمی خوێنێ بەڵێ کاتور ڕێکردنەوەی دان و بەعزێ مەشاکیلی دان کە ئێستا دروستە بێت چنابتەن وەکو جەڕاحێکی دانیا اختصاستان لەو مەجالایە ینی کێشەکانی ئەو خەڵکانی کە یەن بەلای ئێوە چین ینی ئایا هەر ڕێکردنەوەی یاخود شەویلگەشتکان وەکو جنابت باسەکە لە دامی سیارە ئەوانەی کە دێنە لای ئێمە لە دانکێشانێک وەکوتم ئەیگرێتەوە لە بۆ ڕێکردنەوەی شەویلگەکان ئەیگرێتەوە بەڵام ئێمە لەگەڵ بۆ ڕێکردنەوەی شەویلگە پێویستە
شتێکی هاو بەشە تیمێک دروستەکەین دکتۆری ڕاستکردنەوەی دانجیاوازە ئەبێ سەرەتا ڕاستکردنەوەکە زۆر جار ئەکات جاری واش ئێمە پاش و پێشێخین بەپی گونجان بۆ نەخۆشەکە و چارەسەری گونجاو بۆ نەخۆشەکە ئەوانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە لە وەکوتم لە دانکێشانێک لە کیسێکی شەویلگەوە لە شکانی شەویلگە لە بۆ منە حادیسەیەک کە ڕوخساری گرت بێتەوە دڕانی لێوێتی دڕانی ڕوخسارەتی شکانی کلێنی چاوێتی جاریواژێر کلێنی چاوی شکاوە یان جیوبەکان شکاوە ئەوانە هەمووی چارەسەرەکەی لای ئەو اختصاصی وەکو ئێمە وایە دەکرێت ئێمەش لە نەخۆشخانە بەشینیم ویستم ئاماژەش بۆ بدەم جا هەر لەوێ ئێمە هەموو اختصاصەکانمان لایە بۆ ئێمە هەموو نەخۆشەکان نابین هەر ژوورێکمانێت تایبەتە بە فەحز نەخۆشەکە دێتە ئەوێ دوایی دابەشەکرێ بەپێی ئەو اختصاصە کە پێویستە ڕوانەوەی دان هەر جنابتانیکەن بەڵێ ڕوانەوەی ددانیجێکی جاحەتێنێکات ڕوانەوەی دان جوانە پرسیارەکە زۆر جوانە چکە من زۆر جار ئەبینم لە سۆشیال میدیا دیعایەکی زۆرەکرێ بەڵام مەفروضە حەقیقەتەکە بەو خەڵکە بوترێ پرسیارێکی زۆر جوان کرد خۆم حەزم لەو پرسیارە بوو چاندنی ددانێکێکە لە باشترین جێگرەوەکان لە ئێستاە ئەوەی کە علمی طبی پێی گەشتووە بەڵام ناتوانین بڵین 100% بۆ هەموو کەسێکە بێ بۆ نمونە کەسێک کە نەخۆشیەکی وەکو غودەی هەیە غودەیەکی خراپی سامی هەیە ئەگەر بۆی بکەی چونکە ئەم بەردەوام حەپی سایرۆکسین و ئەوانە وەرەگرێ و فشەڵبوونی ئێسکەکانی هەیە ئێمەش ئەم بڕغوە تون دەکەین لە ناو ئێسکەکە بە مروری زەمن زۆر زوو خراپە بێ نەخۆشمان هەیە لە ماوەی 3 ساڵە کە بۆمان کردووە بەرزی ئێسکەکەی لە 16 ملیمەوە بووە بە 8 ملیم چونکە ئێمە من ئەمە ئاماژەیەکی تر لێرە بە شتێکی تر بم ئێمە هەمومان خۆی گەورە ئەو سیفەتی تا دروست کردوین کە خانی دروستکەری ئێسکمانێ و خانی ڕوخێنەری ئێسکمانێ ئەوانەی کە غودەیان هەیە پاراسایرۆید گلاندەکان کە زۆر مهمە زۆر جار دکتۆرە بەڕێزەکان کە سایرۆید تووشی ینی پەریزادە وەکوڵێ تووشی سەرەتانە بێ کە لایە بن جەڕەح عامەکان زۆر ئەترسن لەو نێرڤە بۆی سەوتی نەبڕێنە خۆش بەڵام لەوە زیاتر تەرکیزەکەن بۆ لانەبردنی پەریزادەی وەکۆڵە پاراسایرۆید بچووکەکان 4 دانەمان هەیە ئەوەی کە هەمانە ئەوانە چیەکەن چالاکی خانەکانی دروستکەری ئێسک پەیوەستە بە چالاکی ئەوانەوە بۆیە ئەوان ئەی پارێزن بەڵام پەریزادە چییە پارێزێ پەریزادە ئۆستیۆکلاست ئەکتیڤەکە یعنی ئێمە دوو زۆر خانەمانێ ئۆستیۆکلاست ئەوەیە کە خانی ڕوخێنەری ئێسکە عفوەن ئۆستیۆکلاست بنیادنەرە کلاستەکە ڕوخێنەرەکە ئەو ئۆستیۆکلاستانە ئەکتیڤیتەکەی پەیوەستە بە سایرۆیدەوە ئێمەش ئیشەکەمان لە ناو ئێسکایە ئەگەر ئەو ئەکتیڤ نەبێ بۆ نمونە پاراسایرۆید ئیشەکەی ئێمە باش دەرناچێت بۆی ئەبێ ئەم ڕوونکردنەوەانە بدرێ یەکەم جار دوو شتێکی سێدوری بۆ وەرەگرین بزانین ئەو ئێسکە چەندێ پانە چەندێ بەرزە ئەگەر لە بەشی خوارەوەیە ئایاوێتی لە نزیکە لە دەمارە ڕئیسیەکە چکە دەماری هەستی سەرەکیمان هەیە لەسەری شۆ چیمانەیە جیوبەکانمان هەیە لەگەڵ لوتمان هەیە خۆ نابێ ئەو بڕۆ بڕاتە ناو لودیا بڕاتە ناو جیوبیا بچێتە ناو دەمارەکە چونکە لێرە تووشی سەربوونی هەتایمانکە وەکو شەلەلی نسفی ئەگەر لەسەری شۆ بێت تووشی جیوبمانەکە یان لوتمان تووشی مشکلەکە بۆیە ئەبێ ئەشیعی سێدوری بۆ وەرگیرێ پاشانیش بڕیار بدرێ کەسی مختص بیکە کە بەداخەوە زۆر جار ئەبینین کەسێک ناڵین ئێمە ئەڵین ئەو کەسێک کە خاوەنی اختصاصەکەی بە ئەو ئیشەکە بکات نەک کەسێ بۆ بە دەورێکی دوو ڕۆژی یان 2 سەعاتی فێر بووە خۆ ئیشەکات بەڵام ئایا کە تووشی حاڵتێکی نەخوازراوە بێت جەناب باشتر دەزانیت کۆمپلیکیشنێکی تووشە بێت ناتوانێت حەلیکە ئەو کاتە بۆیە ئێمە ئەڵێن هەموو کەسێک ناتوانێت زەرە بکە بەڵام زۆرینەی ئەتوانێت بیکە و باشترین جێگرەوەیە و نەخۆشەکە زۆر پێی مرتاحە بەڵام هەر نابێتە ئەوەی کە خۆی گەرە بۆی دروست کردی زۆر باشە کاکتۆر تۆ باسی غودەت کرد ئەی نەخۆشەکانی وەکو شەکرە وەکو شەکرەش ئەوی شەرکێشەیە بەڵام لەوەی کە کۆنتترۆل بە شەکرەکە ئەتوانی بۆی پێی کێشەی نیە چکە زۆرمان هەیە کردومانەوە کێشەشی نیە هەیە ئێسکی بەڵام شەکرەی کێشەیە ئاماژەیە بێ بشتێبین ئێستێمە لە بینی دان و ئێسکا کاتی ئەم دانەمان لەناو ئێسکەکە پێشەوەی هەڵی کێشین گۆشتێکی تەنکمانێ پێڕژنتڵ لیگامنت واتە بەستەرەشانەیەەکە ئەو کەسانی کە شەکریانی هەمومان کە دانمان هەیە دانی خۆمان بێخوای گەۆ بۆی دروست کردبین چۆنە جوڵەیەکی هەیە لەنا ئەو چاڵی کە تایەتی کە پێڵێن سۆکێت چاڵەکە تقریبا 9 ملیم بۆ ملیمونی ئەجوڵێ ئەوانەی کە شەکریان هەیە جوڵەکەیان زیاترە بۆ چونکە ئەو لیگامنتە پانترە بێتەوە بۆیە ئەوان سەرەکی دانەکانی هەمووی ساخە بە بێشتی ئەجوڵە لێرە ئەمەوێت تێبینیەک دەم بە خوشک و بۆ بەڕزانی کە شەکریان هەیە یا هەر نەخۆشیەکی درێژخانی تریان هەیە ئێمە کە فڵسۆ بەکارین مەعجون بەکارین بە نەخۆشەکان ئەڵین
ئەبێت 2 بۆ 5 دقه فڵچۆ مەعجونەکە بەکاربێن بە ئاراستەیەکی هەڵە نەبێ یعنی ئاوا پێویستە بە ئاراستەیەکی ستونی بێت ئەگەر دانی سەروی شۆرت لە بنەوە بۆ نوکی دانەکە ئەگەر دانی خوارەوەی شۆرت بە هەمان شێوە و بەدەم کراوەیە بێ بۆچی بۆ ئەوەی ئیسفادەی تەواوەتی لەوە بکە و جوان پاک بێتەوە جگە لەوەی کە دانی شۆرت مەفروضە یەکسەر نەچێ ئاوی لێ بە کە فوشتەکە تف بکاتەوە 5 دقەیەک بوەسێت بۆ ئەوەی ئەو منطقی هەمووی تاقیم بێ بە تایبەتی ئەو کەسانی کە شەکریان هەیە ئەم تێبینیەمان پێوتوە زۆر ئیسفادیان لێ کردووە تونندبوونەوە لە دانەکانیانە دروستە بێت تا ڕادەیەک ناڵین 100% بەڵام زۆر ئیسفادی لەکەن ئەم تێبینیە بۆ هەموو کەسێکی ڕاستە مەفروضە کە ئەچێت دانی ئەشوا یەکسەر ئاکسەر نەچێ ئاوی لێبە کە فوشتەکە تفکاتەوە 1-2 دقەیە بۆستێت بۆ ئێمە بە نەخۆشەڵین 2 بۆ 5 دقەت پێ بچێت دوای بڕۆ ئاوی لێبە پاکی کاتەوە بۆ ئەوەی ئەو مادە معقەمەی کە لە ناو معجونەکەیە ئەو ئیشی خۆی بکە ئەگیناتۆ هەر لی بیت و یەکسەر لایبی وەکو هیچی نەکرد دکتۆر هەندێک کەس کە لە کاتی ناخواردنە قرتێک لەم کۆتایی شێوەکان دانی جاری وایە زۆر ناخۆشە کەسەکە هەرگەر ئەتەنانە ئازاریشی نەبێ هەر ئیزعاجە بێ ینی ئەوانەی دەوروبەری جویان لێ بێت ئەوە هۆکارەکە چییە؟ بەڵێ ئێمە شەویلگەمان تەڵعاً لە هەردوو لاوە جونگەیە تاکە جونگەیە کە لە کاسی سەرا ئەجوڵێت و زۆرترین بەکارهێنانی هەیە لە تەمەنمانە چکە ئێمە بۆ خواردن بۆ قسەکردن بۆ هەموو شتێ و جونگەیە بەردەوام ئەجوڵێت وە شێوازێکی کەوانەیی هەیە لە کەلەی سەرمانە و ئەمەی ئەگەر ئەمە بۆ نەشەویلگەی من بێ من کاتێ قسە بۆ ئێوە ئەکەم ئەبم شێوەی ئەجوڵێ ئەگەر سەری لایەکیان بە نمونە وەرگین لە ناو کەوانێکی ئێسکیە ئەجوڵێ لە بینی ئەم کەوانە ئێسکیە و ئەم سەری ئێسکەی شەویلگەی خواڕۆمان کەرکڕاگەیەکمان هەیە وەلینجەمادەمان هەیە و لە پێشی و لە دواوە بە بەستەرەشانە بەسراوە جەری وایە کابرا ئێمە دێ بەلامان ئەو تەقەتەقەی هەیە چەند هۆکاریشی هەیە یا ئەوە تا نەخۆشەکە لەوە چ دانەجیڕەی شەوانی هەبێ ئاگای لە خۆی نییە لەوە ئەچێ بەدەما ئەخەوێت کە خۆی سونەتە ئینسان لە لای ڕاست ڕۆژانی کاریگەری بەڵێ یان بۆ نەخواردنی ڕق بە پێشەوە زۆر ئەخوا بە بەشی پێشەوەی شەویلگەکە یا بۆ نمونە بۆ نەکاتی باوێش سەرەکی دەمی زۆرە کاتەوە یەکێک لە تێبینەکان ئێمە پیان ئەڵێن بۆ چارەسەری ئەو حاڵەتە دەڵێن پێویستە کاتی باوێش دەستگیری بەژێر چەناکەتەوە یان زمانە بەری بۆ پشتی مەڵاشوت بۆ ئەوەی کە زۆر دەمن نەکرێتەوە چونکە خۆتە زانی ئەمە کەوانێکی ئەسیە ئەم جونگەیە ئەگەر ئاوا بترازێ دەرەچێ هەندێک جار نەخۆشمان هەیە دێ بەلامان دەمی جونگەکە ترازاوە کابرا ناتوانێت دەمی دابخاتەوە هەر دەمی بەکراوی دێت و یە بەلای ئێمە و زۆری شەترسێ وازانە بە حیاتی چاک نابێت و حاڵەتەکە زۆر بەسیتە لەبەر ئەم کەوانە ئێسکیە ئەوە ئەم سەری ئێسکە هاتوۆتە پێشی کەوانەکە ئەوە یعنی نەخوارەوەی بین دواوە ئەی بنەجێ خۆی یعنی بێت کارتۆشتیوە هەیە کە بەڵێ ئەو کەسی کە ئەو حاڵەتی بۆ دروستە بێڵە چەند جارێتی تکرارە بێت بەڵێ تکرارە بێتەوە چونکە زۆر جار ئەم کەوانە ئێسکیە وەکو وتم کە هەمانە جاری وایە کەوانەکە کراوەیە ئێمە هەندێک جار مەفروض ناچار ئەبین زۆر دەگمەن ناچار ئەبین بە نەشتەرگەری چارەسەری بۆ بکەین چۆن ئەو شوێنی کە وەکوتم کەوانەکە زۆر کراوەیە پێشی ئەم کەوانە ئێسکیە بۆی ئەتاشین بە عملیات بە نەشتەرگەری بۆی ئیتر بە ئاسانی بێت و بڕوات بەڵام هەتا بتوانین ناچینە نەشتەرگەریەوە بۆ چکە ئێمە دەماری ژمارە حەوت لەوێرە دەماری ژمارە حەوت کە جەناب دەزانی پێڵەن فەیشیال نێر ئەوەی کە چاومان ئەتروکێنێ زیاتر 6 برانچی هەیە طبعا دوانیان هەر یەکشتە بوو کەڵەکە خۆی 5 لە ئەسڵا ئەو دوانە هەر یەکشتە دوو لەقیان یەکیان کە چاومانە تروکێنێ بەردەوام ئەویشان کە لێومان بەڕاستی ڕاوەستێنێ بۆیە کابرا کە جەڵدە لێرە سەرەکی لارە بێت چونکە لە دەستی خۆی نامێنێ ئێمە ئەو دوو لەقە زۆر ترسیمان لێ هەیە بۆیە تا بتوانین نەشتەرگەری جونگە خۆمانی لێ ناین ئیلا مەگەر نەخۆشەکە زۆر ناچار بێت ئەو تەقەتەقەش ئەگەر قسەکەی کاک پەیوەند تەواو بکەم پرسیارەکەی تەقەتەق تەنها کێشە نییە بەتەنیا بەڵام ئەگەر زۆر بێ ئێمە کۆمەڵە ڕێنمایی ئەدەینەوە وتم کاویتی باوێش پێڵین پاس پێڵین گەرمی بەکاربێنە وەرنە ئیسفادی لێکە جەری ئێمە بە لەیزەر ئەو گەرمی بۆکەین یاخۆی لە ماڵەوە توانێت بە جەوەنەی گەرم یا بە خاولی گەرم لە ڕووی دەرەوە بەکاری بێنێ ئەگەر دانەجیڕی هەبوو ئێمە قاڵبێکمانەیە بۆی دروستەکەین پێڵەن نایتگارد قاڵبێکی شەفافی کاتە دەمی پێشەوەی بخەوێت ترەوەگەر بەشەوە خەوێ یا بە ڕۆژە خەوێ ئێمە ئاماژەی پێدین کە پێویستە ئەوە دروستکە بۆی ئەو دانەجیڕەیە زیاتر ئەو ئێسکە سەری ئەو ئێسکە نەخورێت و ئەم حاڵەتانە زۆر ئیسفادی لێ ئەکە ئەگەر بەو شێوە چارەسەرەکە وەربگرێ و دەرمانیشمان هەیە بەکارهێنین بۆ چونکە زۆر جاکە ئەو حاڵەتی تووشە بێ ماسوولەکانی دەوری شەویلگەکەی هەمووی مەبەسم دەوری جونگەی شەویلگەکەیەتی تووشی چیە بێت تووشی سپازمێکی خراپە بێ ینی تەشەنوجار ئێمە مەسەڵ سپازمێکی بۆنووسین بۆ نەوەکو مایجزیکی بۆنووسین یان حەپیتری بۆنووسین وەکو میدۆکاڵم و ئەوانە ئیسفادی لێ ئەکات زۆر جار بەوە چارەسەرە بێ و حاڵەتەکەی نامێنێ بەس حاڵەتی تریشەیە ئەگەر جەری وایە کابرا حاڵەتی دەرونی هیناتەواوە
سێرەکەی بەردەوام دانەجێڕێکی یا بیرکردنەوەیکی بەردەوامی هەیە ئەو نەفرانش زۆر جار ئەو تەقەتەقی بۆ دروستە بێت وەکو عەرەبی شەڕێ لە کولی حادیثین چارەسەرەکان زۆرە هۆکارەکانی زۆرە ئەتانەی بینی ناتوانین بڕیار بێت کاتوگیانێکێک لە کێشەکانی ناودەم وەلە ڕەمەزانی شا هەندێک کەس بۆی دروستە بێت بریتێ لە فطریاتی ناودەم زۆر فطریات هۆکارەکەی چیە و چارەسەری چییە؟ فطریات چەند هۆکارێکی هەیە یەکێک لە هۆکارە زۆر سەرەکیەکان ئەوەیە کە بۆ منە کابرا جەریوە بە هەڵە قەپێکەکدە یان مەناعی بە ئام دائەوەسێ ئەو کەسانی کە مەناعین دابەزێ ئەو کەسانێکە بزانن مدت پێشوو بابەتی کۆڕۆنا هەبوو هەمووی ناودەمی بوو بە فطریات بۆ لەبەری مەناعی دابەزێ هەر نەخۆشی هۆکار بێ بۆ مەناع دابەزین فطریاتی ناودەمی بۆ دروستە بێ وەتر شەڵۆکی مەعیدە ئەو فطریاتە دروست دەکا و وەکوتیشم بە هەڵە قەپێ بگرێ یان مەناعی دابەزێ ئەوانە هۆکاری ڕئیسی کاک دکتۆر هەندێک دەرمان هەیە دان ڕەشەکەن ڕەش یا مثلا بۆن منە کەس مەعجونە نا مثلا شروبێک هەیە بەتابەتی لە مناڵانە ینی چۆن مثلا وا بکەین کە بناڵەکە دانی زوو پەچی نەکەوێت زۆر ڕەش زۆر تێبینێکی و پرسیارێکی زۆر جوانە کاک شێخیش حتما شارەزاییتیا هەیە یەکێک لە دەرمانەکان کە پزیشکانی بەڕێز بۆ مناڵانی نووسن ئەویش چییە وەکو ئایرۆنێک و هەندێ مەڵتی ڤیتامین کە ئەوانەش ڕێژەیەکی زۆر شەکری تێدایە کە ئەمێنێت کە نەخۆ مناڵەکە ئەیخوا خۆ ناتوانێت یەکسەر نازانێت وەکو پێویست نەوچێن نەفامێ بڕوادەمی بشوە پای کاتەوەوانە مەفروزە کە شروبەکەیان پێدا ڕاستە خۆ دوای ئەوە تۆزی ئاوی بەنی و پاشان ئەگەر بشکری ئەگە مناڵەکە زۆر ورد بێ بە لۆکەیەکی تەڕ هەر ئاو پێی بۆی بسڕن بۆ ئەوەی ئەو شیرینیە لەسەر دانەکان نەمێنتۆ نەبێتەوەی زەردبوون و کلۆری ئەمە لێرە ئاماژە بە شتێکی تریش بم کە زۆر جار ئاماژەم پێداوە تەنها شیرینی هۆکار نییە بۆ خراپی دانەکانمان بگرێت ترشی خراپترە ئێمە ئەو شیرینی کە لە دەممانە ئەمێنێتەوە ئێستا ئێمە بۆ ئەڵین ددانیان پاکوتەمیز و پاکخایان ڕابگرن چونکە شیرینەکە کە ئەمێنێتەوە بەکتریان لەناو دەممانەیە ئەنواع بەکتریا ئەنزیمی لایپێز لە دەمیانە ئێڕێژن بەسەر ئەو گلوکۆسی کە لەناو شیرینی خواردنەکە هەیە ئەیکا بە لاکتیک ئەسید ئەیکا بە ترش ئەیکا بە ترش دوایی دانەکەمان ئەڕسێنێ یعنی چونکە تەبەقی دەرەوەی دان مینای پێڵێن ئەو مینایە ڕقە ئەتوانین بڵێن ڕقترین ئێسک لە جسمی ئینسانە تەبەقی مینای دانە تەبەقی دەرەوەی ئەوەی کە دیارە کە خەڵک زۆر جا بە حاجەکە ژەر بەوە تێگە نا بەس تەبەقی دەرەوە ئەوەی کە سپیەکە دیارە بۆیە جاری وا هەیە کە پوک دائەبەزێ سیرەکەی نەخۆشەکان لە دکتۆریان دانم ساردوگەرمی ئەگەیەنێ بۆ ئەوە میناکە نییە نایڵێ ساردوگەرمی ئەوە بەشی حاجەکەی دەرکەوتووە لەبەروی پوکەی دابەزیەوە طبعا جناب ئاماژەیەکی جوانە کرد کاکتۆرسە کە شیرینیەکە ئەگۆڕێ بۆ ترشی بۆیە ینی زەرری لێدا لە کاتێک ئەگەرێمە شتێکی ترش خۆین و لیمۆ ڕاست و خۆی ترشە جوانە زەرەکە گەورەترە طبعا بەدڵنیایی خۆی استفادێکی باشی هەیە بۆ جسمی ئینسان بۆ پوکی ئینسان ئێمە خۆمان جاری وا هەیە کابرا خوێنبەربوونی پوکی هەیە ئێمە پێڵین ئەبێ ڤیتامین سی بەکاربین خۆمان بۆ نووسین بۆی پوکەکەی تۆزە تون کاتەوە بەڵام ئەگەر کابرا ترشیەکە بۆی بخاتە بەردەسی وەکو فەرموو لە بەکتریاکە بکەیت بڵێ فەرموو ئیشی خۆت بکەیت چکە بۆچی تۆ ئەو خۆی بێ ئیشێکی لەسەر بکات لە ئەنزیمی لایپێز دەربا بۆی بیگۆڕێ ئەنج بەترش ئەنج ئەوە خراپکە بەڵام سێرەکەی ئەم تۆ خۆ دەچیت بۆی خەیتە بەردەسی ئەو کاتە ئیشەکەی ئاسانتر و زووتر دانەکانی خراپ ینی دوای شیرینی و ترشی ئەبێ دانم شۆرێکاتەوە ئەمە یەک تێبینی تریش بڵم کە زۆر جار پرسیارمان لێ ئەەکەن لێ ئێسایەکە ڕەمەزانە ئەڵێن دکتۆر گیانەگە دانێ بکێشین بۆ نە ڕۆژەکەمان نشکێت یۆ پرسیاردان لێ نەکردم خۆم زۆر جار ئەمە پرسیاری هەمیشمانیانی خۆشەویستە ددان کێشان بە ڕۆژوو ناشکێنێ بەڵام ئێمە هەروەکو چۆن بۆ دانیش و بۆ هەموو بوارەکانی تریش ئەگەر تێبینی بکەی کەمترین نەخۆش تا دانی نەخۆشخانەکە بۆ خۆی هەڵەگرێ بۆ دوای ڕەمەزان چکە دان کێشان لەبەرەوەی تۆ بەنجیەکەی بەنجەکەش خواردن نییە و لە ڕووی فتواوە ئێمە تەواان مامۆسایان وەرگرێت لە خۆمانە لەبەرەوەی خواردن نییە هیچ تەسیری نییە بەڵام هەتا بکرێت نەخۆش تەعاان خۆشیە پارێزێ نایەت لە کاتی ڕەمەزانە بەس کە ناچار بوو دێت وەکو ئەوە ڕۆژوو ناشکێنێ چونکە خواردن نییە ئەتوانی ئیشەکەشی بۆ بکەیت مشکلەشی نەبێ دکتۆر هەر دانکێشانی هەر نەشتەرگیریکی ڕووسابی وەکو زەرعی وەکو هەر شتێک باسی سیواکیش بکەین سیواکیش ئەویش بەکارێنانێت زیاتر بۆ ناودەم و هەروە بە تایبەتی بۆ ددانەکان ئایا سیواک کردن ئەوە زانی کە سنەتە و سنەتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دوای دەستنوێژ و لە کاتی نوێشکردن ئەوانەیە بەڵام ئایا سیواک
شوێنی شۆردن و ئەوانەمان بۆ گرێتەوە بیکەین بە بەدیلی شۆردن و ئەوانە یان خود لەگەڵ شۆردنش بکەین. جوانە پرسیارەکەت کاک پەیوەند بەدڵنیایی پێش ئیسلام هیچ کەسێ وەکو ئیسلام ئاماژەی بۆ نەداوە ئەو پاک و خاوێنیە و سیواک باشترین پاکەرەوە بووە لە پێشترە و ئێستش هەر ئەتوانی بەکاری بێنی لەگەڵ معجونەکەیە لەگەڵ فڵچە معجونەکەیە من ناڵم بەتەنیا سیواکە بەکاربێنم هەر دووکیان بەکاربێن چونکە بۆچی تۆ هەندێک شوێن هەیە لەوە چێ نەسیواکەکەش پێ بگاو نە فڵچەکەش ئێمە بێ دەزوو بەکاربێنی ینی بۆیە بە نەخۆشەکڵین جگەلەوەی فڵچە بەکارێنی جگەلەوەی سیواک بەکارێنی دەزووش بەکاربێنە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەگەر خورز نەبووە لەسەر ئومەتەکەم ئەمرم پێکردن لەگەڵ هەموو دەستنوێژ و نوێژێکە سیواک بکەن بۆ لەبەر پاک و تەمیزی چونکە ئیسلام چۆنڵی احتیمامێکی زیاتری داوە بە پاک و تەمیزی و پاک و خاوێنی و بە تایبەتیش بۆیە وەکوتم زۆرجار من هینەکەن بزەبت کاتەکەیم لەبەر نییە لە کەیەوە چکە پێشتر ئەوەی کە ئێستا ئەوروپا ئێمە معجونی باشەڵێنە بێت لە ئەوروپی بێت لە فلان شوێن بێت لە فلان ئێمە پێش ئەوەی کە ئەوان ئەو شتیان بۆ فراهم بێ ئێمە توانیمانە کە ئیسلامەکەمان ئەمری پێکردوین کە ئەو پاک و تەمیزیە ڕابگرین ئەویش بەوەی سیواکەوە چونکە هەندێک بەکتریا و ڤایرۆس هەیە لەناو بەکتریای سوودبەخشەیە لەناو دەمانە کە زۆر جار ئێمە گوێمان لێ بووە تەبعەن واشە بە حەقیقەت لەوە چێ معجونەکە ئەوەش بکوژێ بەڵام سیواکەکە ئەوەش ناکوژێ. دکتۆر مەوضوعێکی تر هەیە ئەویش چۆن ئێمە لە بازاڕە ئەو هەموو معجونە هەیە چۆن هەویرێکی ددانی باش بدۆزینەوە یاخود فڵچە دیاریکردن جاری وایە بێ بە کێشە بۆمان ینی نازانین فڵچە هەیە زۆر نەرمە هەیە زۆر ڕقە هەیە مام ناوەندا ینی کامە هەڵبژێرین باشە جوانە دەست خۆش مەعجون و فڵچە تەبعەن ئەنواع کۆمپانیا ئەوە هەیە ئەمێ ئاماژە بە شتێ بم مەعجون حەزەکەی خراپترین جۆری مەعجون بەکاربێنە ئەوەی کە عادیترینە ئەسڵترین بەکاربێنە گرنگەوەی خواردن لەسەر دانەکە نەمێنێ بەڵام ئەو مەعجونانەی کە فلۆرایدی زیاوە فلۆرایدی باشتری تایە بۆ چوونێکەیە لەوە چه ئیسفادەی هەبێ بۆ ئەوەی کە دانەکان بپارێزێ پاشانیش هەم پوکەکان بپارێزێت چونکە ئەگەر فلۆرایدەکە زیاد بێ هیچ دانی کەم زەرری پێ ناگەینە چونکە ئەگەر ئێمە بتێبینی ئەوە بکەین کە ئەگەر ئەم کەسە لە گەشە وەستا بێ دانەکانی کە گەورە بوو تاوا پێگەشت نەفەرەکە یعنی پێش بلوغ بێ وەکوڵێ لە گەشە وەستاوە فلۆرایدەکە بڵێن ئینامێڵەکەش کە ئەوەی کە پێڵێ مینا چینی میناکەش هەر لە گەشە وەستاوە بۆیە ئەگەر فلۆرایدەکەشی لەبێ شەر نیە ئیسفادەی هەبێ بۆیە من دایما ئاڵێم ئەگەر مەعجونی عادیترین مەعجون بەکاربێنە بەڵام ئەتوانیت بە شێوازێکی دروست مەعجونەکە فڵچەکە بەکاربێنی بەوەی کە دایمەن لە بنی دانەکە بۆ نوکی دانەکە بێ و دانەپانەکانیش بە شێوەیەکی خڕویان هێلکەی ئاوا فڵچەکەی لێ و پاشان دەزوو بەکاربێنە دوایەوە بۆ ئەوەی پاک و تەمیز ڕای بگرێت فڵچەی ڕق باشەیە نەرم کاتۆر بەدڵنیایی پرسیارەکەی کاک پەیوەندیشم دەبیست و بە هەر پرسیارەکەی ئەوە فڵچەی مامناوەندمان هەیە نەرممان هەیە و ڕقیشمان هەیە هەتا بکرێت کەمترین کات فڵچەی ڕق بەکار بێت یان مامناوەند یان نەرم هیوا هەیە پوکی ئەوەندە چۆنڵی ڤیتامین کەی و یان چۆنڵی ڤیتامین سی کەمە هەر بە حاڵەوە چه سێوێکی بە شێوەیەک تۆزێن زۆر ڕقیش نەبێ قەپێکی دەبێت دەمی پڕ بێدەخێت وەڵام ویستم پرسیار لەسەرەکەم دکتۆر ببوورە ینی هەندێک کەس فعلەن ئەو حاڵەتیان هەیە کە پوچان لەبەر هەستیارێکی زۆر ینی هەر شتێکی بەرەکەوێ خوێنی لێت جاری وایکەن بە هۆکاری ئەوەی کە وەڵام من ناتوانم دانم بشۆم یان ناتوانم سیواک بەکاربێنم لەبەر پوکم بخوێنی لێ بالفعل ئەوە هۆکارەکەی چیە وتمانیا ڤیتامین سی ناقسە یا ڤیتامین دی ناقسە ئەو دوانە زۆر جار هۆکارن بۆ ئەوی کە ئەو خوێنبەربوونە بە بەردەوامی هەیە بۆیە لەو کاتەیە ئێمە بێت ئەو حەپانەیە ئەو ڤیتامینانی کە پێویستە بۆ ئەو بەکار بێت و بۆی چارەسەر بێت یان لەگەڵەوەشا تێبینی بدەینە هەندێک میوەی زۆر بخوا بۆ وەکو لالەنگی وەکو پرتەقاڵ وەکو بۆ نمونە سێو وەکو هەندێک بەڵام سێوەکە بۆ پاکردنەوە ئێمە زۆر جار ئەو تێبینیشمان وتمانەگە کە کەسێ لە شوێنێ بوو مەعجون و فڵچەی دەست نەکەوت با سێوێ هەرمەیە بەکاربێنێ بۆی دانەکانی پاکاتەوە چونکە بە ئینگلیزی پێوترێ سێلف کلینزین ئەیجنت یعنی بۆ خۆی پاکاتەوە کاتگیانێمە زۆر عزیزی جنابمان لەخوا سەرکەوتوبی دکتۆر ومێت شەفیق قەرداغی پسپۆڕی نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگە لە نەخۆشخانەی بەخشینە خوا سەرکەوتوبی و معلوماتی زۆر باشە پێیین بینەرانیش قبول ئینشاءالله خوا گەورە چاکەوەتان بۆ بکەن سپاس دەکەین بەڵێ خۆشەویستان نەچینە ناوبڕێکی کورت و دواتر بە خزمەتان نەگەینەوە بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ
ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە لەسەر یادەوەری ڕەمەزان لە عمری خۆتا لە تەمەنی خۆتا تۆ مناڵیت بینیوە تەوێڵت بینیوە سلێمانیت بینیوە لە ڕاگەیاندنا دەورێکی زۆر کاریگەر و کارامە و بەهێزدا بووە من هەموو جارەڵێم ئەڵێم مامۆسا عادل شاسواری مامۆسای منە لە ڕاگەیاندنا من لە بەرنامە جوانەکەی ساڵەکانی نەوەدی ئەو کە لە ڕادیۆ پێشکەشیە کرد کە پشووی ئیزگا بوو بەڕاستی حەزم لە یالام کرد ئەو حەزەی کە ئیسا هەمە ئەو شتە بچووکەی کە ئیتر ئەگەر شتێکم کردبێت بەشێکی گەوری جنابتی تایە بەڕاستی و من هەر خۆم بە قەرزاری جنابتان نەزانم جنابی دایکە بەڕاستی دایکێک بووە کە دایکی ئێمە بووە زۆر بە سۆز بۆ ئێمە هەمیشە لە بیرمانەوە قەت بیرمان ناچێ ینی حەزەکەم یادەوەریەکانی مانگی ڕەمەزانم بۆ باس بکەی ئەگەر شتێک لابێت یا خۆت یادەوەریەکی خۆت خۆش ناخۆش ئەم هەموو شتە لە ڕەمەزانە زۆر ڕوویاوە لە کوردستانی خۆشمانە هەر لە کۆڕەوەکەی کە ڕۆشتین بۆ ئێران ڕەنگە حادیسەکانی کۆچ و ڕە و کوشتار و شەڕ و بەزم و ڕەزم و خۆشیشی تیا بووە ئەگەر شتێکە بیر بێ پێمان خۆشە باسیکەی بۆمان بەڵێ لە ڕاستیە مامۆسەگیان ئێمە ئەوە بوو ساڵی 1970 لە هەڵەبجە کە کیمیا باران کراین ئاوارە بووین ڕۆشتین بۆ ئێران ئێمە ئەو کاتە عایلی خۆمان هەمومان بە یەکەوە بووین زۆرێکمان ژنمان نهێنا بوو تەنها کاخدر وابزان ژنی هێنا بوو کە ڕۆشتین بۆ ئێران کاگمؤمنی ژنی هێنا بوو ئیتر ئەوانی تر هیچمان ژنمان نهێنا بوو نە کاک میکایل و نە بڵێن حیکمەتی برام و نە من و کە ڕۆشتین بۆ ئێران هەمومان پێکەوە بووین لەوێ لە ئێران خستینیانە ژوورێکەوە لە مەکتەبی فاتمەی زەهرا شارەکە پێ ئەوترا سۆنغوری کولیایی لە مەکتەبی فاتمەی زەهرا لە عبابەی لێوە ژەنابتان دەرچوونی لێوە ڕۆشتین چین بۆ دواو اینجا لە دواو سیارە هات گەڵابە هات ئەو گەڵابە تقریباً ئەوەندەی باسییانە کرد ئەینا خۆ نەئەژمێرا چەند کەس سەرکەوت وتیان 95 کەسی سەرخستووە لە بەخۆیان و ئەو بەتانی و هەر شتێک کە پێمان بوو هەر یەکە فڵی ئاە ژوورە و ڕۆشتە سەری داعانیشت ئاوا حسێبی پشتی گەڵابەیە بکەن 95 کەسی تایە بە خۆیان و بە بەتانی و بە هەر شتێک کە دەرمان کردووە لەگەڵ خۆمانە بردومانە بۆ بێ پێش ئەوەی سواری ئەم هینە ببین ئەم گەڵابەیە بین حاڵتێک ڕوویدا هێشتا ڕەمەزان نهاتووە ئەوە زۆر گرنگ بوو دایکم چەند جار باسی کردو پێشەوەی وەفات لەگەڵ مردووی حازری ئەیوت تەمان من خۆم بینیم ئێمە ئەوەی کە بردووبمان لەگەڵ خۆمانە بۆ خواردن بەڕاستی لە ناو تەنەکەیەکە دەوری 15-20 هێلکەمان بن لەگەڵ خۆمانە باشە لەوێ ئەم تەنەکەمان لەوێ پڕکرد لە ئاو هێنامان ئاگرمان کردەوە هەر یەکی ڕۆژ لە شوێنێک و دارمان هێنا و ئاگرێکمان کردەوە تەنەکەمان خستە سەری و هێلکەکانی تیا بوو هێلکەکان کوڵان نانی هەورامیشمان پێ بوو دەرمانێنا ویستمان دەست بکەین بە نان خواردن پیاوێک لەوە هات ئێمە چوو بووینە دۆڵێکەوە چۆڵ بوو لەسەر ڕێگەکە لاماندا بوو بەڵام تر لەسەر ڕێگەکە و خەڵکێکی زۆر ڕۆشتە ئێمەیان نەئەبینی بەس ئەو پیاوە بەپاڵ ئێمە ڕۆی کە گەیشتە لای ئێمە بینی هێلکە و تەرتیبات و نان و ئەنجا چاشمان ئامادە کرد بەس هێشتا چاکەت پێ نەگەیشت بوو ئان نەکوڵا بوو دڵی لە هینەکە چوو لە مەوقفێشتا ئارە وەڵا برسی بوو تر هیچی پێ نەبوو هیلاک بەڕێگە و لە هەڵەبجەوە تا ئەوێ زۆر بوو نزیکی دواو بوو بووینەوە وەڵا ڕووی کردە دایکم هەستی کرد کە دایکم ژنی هینەکەیە هەو بڵێ سەرەی مەوزوعەکەیە و تر سەرگەورەی هەمومانە
وتی داهیگیان ناکرێ ئاوان نواڵەیە شتێکیش بۆ من تەرتیب بکەیت بابۆڵەیە شتێک وتی بەرەوەڵا براکەم یەک دقە بوەستە ئەسە بۆ هینەکەم دوو هێلکەی هین کرد پاک کرد و خستیە ناو دوونانی هەورامەوە تقریبا وابوو هینی کرد و تۆزێ خوێی پێوە کرد و تەرتیبی کرد باشە یایە دەست ئەو پیاوە وتیشی پێی بوەستە ئەسە چاکەش پێگە بە چاکۆ بخۆ ئەو وتی قەی ناکە باشە هینی بەڵام هەتا تێپەڕی ون بوو لە بەرچاو ئەو پیاوە دوعای خێری کرد بۆمان لە فەزلی خواوە بە سەلامەتی گەیشتینە ئێران چوینە ئەو مەکتەبە اینجا لە مەکتەبەکە چەند ڕۆژێک لەوێ بووین ئیتر ڕەمەزان دەستی پێ کرد ڕەمەزانی هەشت لە کیمیا باران ڕزگارمان بووە وەزعێکی زۆر ناخۆش 5,000 شەهید لە هەڵەبجە بوون چەند هەزار ئاوارە بوون و دەربەدەر بوون ئەمانە ڕەمەزانی ئەوێ زۆر ناخۆش بوو یەکەم ئێمە ژوورێک بوو بەقەدەرم ژوورە نەبوو کراو بە دوو کەرتەوە کەرتێکی ژن و پیاوی و مناڵێکی تیا بوو ئایلەیەک بوون ئێمەش هەمومان یەک عایلە بووین باشە ئەمەی ئێمە یعنی ئەسڵا هەرجێ نەبوو بە تەواوەتی قاش ڕاکێشی بخەوی ئیستراحەت بکەی شت بکەی نەبوو لەو کاتا چیشیان تەوزیع کرد بەڕاستی بۆ ئێواران فاسۆلیای معلبات ئەوەی هینا و قوتوەکان ئەوەیان تەوزیع کرد بۆ پارشێوانی بەڕاستی تەعین و پیازیان هینە کرد تەوزیع کرد پیازی خڕی گەورە هەبووی ئێرانی خۆش بوو تامێن بەڵام لەگەڵ تەعینان نا تەعین و پیاز ناخورێن ئیتر بێجگەل لە من بەڕاستی شتێکی تریمە ئەو تۆ بیرم نایەتەوە هەبووێت باشە هەندێک جار مەجال ئەبوو لەوێ دایکمەوە لە حەوشەکان نانیانە کرد نانی هەورامی ئەویانە کرد ئەو نانە هەبوو تەعین هەبوو پیاز هەبوو فاسولیا هەبوو ئەو فاسولیا معلباتە ئەبەمە ڕەمەزانمان کرد ماشاءالله بەڕاستی بەرەکەتی خوای گەورە بوو فەزلەکەشی لەناو خۆمانە بێژگە بەرەکەتە ئیلاهیەکە ئەگەڕایەوە بە دایکم هەمومانی بە خەبەرە کردەوە بۆ پاشێەوە نەیهێشت ئەو خۆی زۆر جار خەوی لێ ناکەوت خەویشی لێ بکەوتە دوای تۆزێک هەڵەسایەوە چونکە ئەو تەبیعەتی وابوو نازم هەتا وفاتیش کە هەروە بوو خەوی زۆر قرس نەبوو یعنی سەعات 2 شەو پێت بوو تا دای یەکسەر بە پێوە بوو یعنی ئەوە نەبوو باوێشکێ با ئەوە نەبوو دەسێ هیچ صفەتی ئەو لە شتانی نەبوو زۆر سێ لەگەڵ چاوی بکردایەتەوە وەکو نیوەڕێ بێ وابوو یەکسەر هەڵەسا ئیشیەکە خزمەتی هەمومانیەکە ئەو شتانی ئەمادەکە بەڕاستی بە دیوە ڕۆحیەکەیە ڕەمەزانێکی زۆر خۆش بوو بەڵام بە دیوە مادی و دنیایەکە بەڕاستی زۆر ناخۆش بوو. شێخ واستەکەم ئەم ڕەمەزانە زۆریش گەڕابی پێش ڕەمەزان ئەم بەرنامانە ئامادەکردەوە یادەوەریەکی زۆریشت کۆ کردوتەوە بەڵە پێش ڕەمەزان بابزانم بخۆ یادەوەری چی هەیە لەگەڵ ڕەمەزانە پرسیارێکی کوتوپڕ بوو وەڵایی یادەوەری تەمەن هەمومان شتی ناخۆش و خۆش و ئەمەی هەڵەبجە و کیمیا باران و هەرچەنێمە و کاتەدا هەڵەبجە نەمابووین بەڵام بەڕاستی ئەو ساڵانەی هەشتاکان یادەوەری زۆر قورس هەبوو چکە حیزبی بەعەس لەوەلاتر بڕوا یعنی دنیای یادەوەری لە ڕەمەزانەکانە بۆ ئێمە هەبووە یەکێک لەوە یادەوەری زۆر تاڵەکان بریتی بوو لەوە ئەگەر ئەوانەی کە هەشتاکانیان بیرانێت کە حیزبی بەعەس لە دوای ئەنفالی کورد مکەبەری مزگەوتەکانیش لابرد لە ڕەمەزانە بیرمێت مزگەوتی خۆمان هیچ شتێک نەبوو کە خەڵکی پێ خەبەرکەینەوە ڕۆشتین بۆ ماڵی من و کاک سالار هەیە مامۆسای مامۆستا سالار چون بۆ ماڵی شێخنووری پێنجەمووس بەڕەحمەت و خۆی گەورە لێی خۆش بێت کە شێخی تەریقەت بوو دەفێکمان هێنا تەپڵێکمان هێنا تەپڵەکە هەموو شەوێک لە ڕەمەزانە ئێمە ئەچوینە سەربانی مزگەوت بە هەموو هێزمان لێمانەیە بۆی خەڵک خەبەری بێتەوە جا من و کاک سالاریش ئەمانومە لە ڕقی بەعەز ئەوەنەی تر ڕق بەتونی لێمانەیە کە مکەبەری مزگەوتەکانی لابردووە ئەوەی یەکێک بوو لە یادەوەرەکانی من لە مانگی ڕەمەزانە ڕاستە وەڵا مانگی ڕەمەزان بۆ کورد یادەوەری تاڵی زۆر تایە ینی کارەساتی زۆر ڕوویاوە بە تایبەتی ئەو کاتانەی کە کەوتۆتە مانگەکانی 3 و 4 ئەوانە ئەسان پرۆسەی بەناو ئەنفال و ئەوانەش هەر لە ینی لە ڕەمەزانە بۆ وەکو کاک مامۆستا عادلیش جێڕایەوە کۆڕە و ینی یادەوەرێکی زۆر تاڵە و ئەوانەی کە بەڕاستی ینی
یعنی حەشرێک بۆ خۆی ینی کاکشێخ تۆوەرە دایک مناڵی بەجێشتووە خستە ئاوی دوا و مناڵن خستە ئاوی دوا و ڕۆشت ینی باشە خەڵکەیە مەسەرم بۆن منەوەکو تۆ فەرمووی ئێمە لەو چۆمانە بمان بینی لە ئاوەکە کەس هەبوو مەسەنە کەوتۆتە خوارەوە با بڵێن کەس و کارەکەی خێزانەکەی نێتوانیوە لێ باران بوو لەبەرەوە بەڕاستی زۆر زەحمەت بوو یادەوەری بۆ یادەوەری تاڵ زۆر لە سبحان الله کاک پەیوەند لەو کۆڕەوەکەی شایمە طبعا لە منطقەی هەڵەبجە و لە هەورامان و لێوە چینە پاوە لەو ڕێگەیەشە خەڵکێک هەبوو ینی ئەم منە هیمەتی بەرز بوو کە خواردن نەبوو بخورێت بە ڕۆژش بوو ڕۆژی ڕەمەزان خەڵکە بوو هەر بەڕێ ڕۆژ بە ڕۆژ بوو من یەکێک لەو شتانەی زۆر سەرنج ڕاکێشە کاک شێخ لە کۆڕەوە ئێمە پێڵەن کۆڕەوی ملیۆنی باشە 1 ملیۆن ئینسانی کورد ڕۆشت بۆ دوو وڵات بەسەرم بۆن منە بۆ تورکیا لەگەڵ ئێران بە زۆری خەزۆری ئێران باشە بەڵام یەک کە سواڵی نەکرد ئەوە نەخەڵک عیزەتی بەرز بوو کەسێک نەبوو بڵێ دەست لە خەڵک پانکاتەوە ئەچوو لە مزگەوتەکانە بە ناڕەحەتی بە نازانم بە چەرمەسەری ئەمایەوە ئیدارەیە کرد بەشتی زۆر کەم مامۆستا عادەلوتی بەڵام دەستی پان ناکردەوە کاک پەیوەنجەی خۆیت ئێمە لێرە دوعای خێری زۆر بۆ کوردستانی ڕۆژهەڵات کوردستانی ئێران بکەین کە بەڕاستی ئەم منطقەی ئێمە دیارە منطقەی ئەولاش تورکیاش ڕەنگە هەر بەماشی بێ بەڕاستی ینی شارەکانی پاوە مەریوان لەملا بڵین ئەو شوێنەی کە بڵین خەڵک ڕۆشتووە لە منطقەی هەولێر نازانم بەرە و چ منطقەیەک ڕۆشتون یان لە منطقەی ڕانی و قەڵات زەلیەوە بۆ بەرە و هەموو سەردەشت و ئەو منطقانە بەڕاستی ئەو شارانە شتێکیان کرد لە تاریخا ینی دووبارە نابێتەوە یعنی ئێمە بیرمێت ئێمە 34 عایلە بووین کە چوینە پاوە کاک ئەو بەکرێکە بوو یا ڕەبی خۆی گەورە گەرما بێت ئینشاء الله هەر بەرقەراری کا و ماڵ و مناڵی مەحفوظ بکات کرێکار بوو کرێکار پەیوەند لەسەر جارەکە خەڵکی بێسا تا خەڵک بەرێتەوە بۆ ماڵی خۆیان کە ئێمە بە عایلەوی گەیشتینە پاوە وتیان طبعا هەر خەریب و وەکو نیمچە شەڕی دروست بێ ئەوەی با ئێمەی بینەوەی منێ بم ئەو کاگە بکروتی کاکە من لە زۆی وەساوە من ئەم 34 عایلە بۆ ماڵی خوان کە چوینە ماڵیان طبعا لە ماڵەکەیانە ماڵێکی سادە ماڵێکی بەسیط بەڵام هیمەتی مەردانەی تیا دیار بوو ئەم پیاوە بەڕاستی خواردنێکی ئامادە کردووە و ئێوارەیە تەمەەن بە ڕۆژی دوای ئێمە ڕۆشتین لەوێ چوینە مزگەوتەکە لەوێ ئاماینەوە ماوسمە لە قاری پاوە خۆی گەورە پایداری کە ئەو مزگەوتەکە یا بە ئێمە بەڕاستی کە کۆمەڵە مەلابووین لەوێ ئاماینەوە بەڵام ئەو شەوە میواندارێکی زۆر عجایبی کردینە پیاوە و بەیانی زووتی منەچم بۆ کرێکاری ماوەسەگیان ئەمە ماڵەکە ماڵی خۆتانە هەمووتان تیاژین لەبەرەوە بەڕاستی ئەو هیمەتەی لە خەڵکی پاوە و لە خەڵکی مەریوان و لە خەڵکی سەردەشت و لە خەڵکی کوردستانی ئێران بینرا بە هیچ جۆرێ دووبارە ناکرێتەوە خۆی گەورە پاداشتی بە خێرن باتەوە لەم مانگی ڕەمەزانەیە ئەمە دوعای خێران بۆکەین هەمیشە ڕزقیان فراوان بێ و ئینشاءالله بەختەوەری دنیا و قیامەت بن ئێستا وەختیەوەیە کە من بچمەوە بۆ لای شێفەکان و توش بچیتەوە بۆ شوێنی دوعاکە ئینشاءالله دوعامانەیە الحەمدولله ئینشاءالله بەڵێ ماوەسا عەدنانەوە هەر قەرزاری کردینەوە ئینشاءالله لەبەرەوە فعلان نەبێ ئاگامان لەوە بێ کە خەڵکێکی زۆر هەیە کە چاوەڕێوەکە کە لەناو دوعاکانە جێگای بێتەوە بە تایبەتی نەخۆشەکانی ئینشاءالله تۆ جەنابە فەرموو با منیش بچمە لای شێفەکان بەڵێ ئەوە شێفە بەڕێزەکان ئێوە مەشغوڵی چین ئێستا ئێمە تەرتیباتان بۆ بکەین تەرتیبات ماشەڵڵا چیتان کردووە جوانە بەڵام زۆر جوانە جار با لە ئەم هینە بپرسم ئەمەی لە پەرداخەکان هەیە چییە ئەوە خۆمان دروستمان کردو شەربەتی مێوژە شەربەتی مێوژە بەڵێ ینی کوڵان دومانە بۆیە هەڵمی لێ ئەڵەست بەڵێ بەڵێ ینی ئەم ئێوارەیە شەربەتەکە بە گەرمیە خۆی بە گەرمیە خۆن بە گەرمیە خۆی ئەوەی تر مەقسوودە بەڕاد با ساردێتەوە بۆ ڕسمەکان جوانەوە دەرەچێ زۆر بە خێرایی چۆن بۆمان باسی خواردنەکەی ئەمڕۆکەنەوە ئێستا بینێران ئەیبینن کە چیتان لەسەر باڵ لە مێزەکە داناوە لێرەوە گۆشتە لێرەوە چوزانم زەڵاتەیە ئەوە مقەبیلاتە ئەمەش نازانم بینەکەی وازانم جگەر و دڵەکەیە بەڵێ بەڵێ ئەوە جگەر و دڵە بەڵام جگەر بە چەند شێوازێک دەکرێت هەر بەم شێواز ناکرێت ینی ئەمە ئەمڕۆ خواردنی سەرەکیمان بریتی بوو لە جگەر بەڵێ جگەر و مریشک بەکاری مریشک بەکاری بەڵێ ئەماش برنجە بەڵام ئەمە کەمترمان دروست کردووە ئەمەش جۆرێکی ترە بە تەرخون و بە زعتر دروست دەکرێت لەگەڵ پۆل چینەوە پاپریکا بیبەری پاپریکا کاتە بیبەری شیرین ئیتر جوان دروستەکرێت بەو شێوازا دروستەکە عین نەوەک برنجی تر
بەڵام ئەوانی لەگەڵا تێکەڵەکەی ئەم ڕەنگان وێرێ ئەوەش بەس بە زعفران دروستکراوە برنجە ئەوش برنجێکی سادەیە تەنها لە تکەنەشمان ئەمڕۆ سێ جۆر برنج داناوە بەڵێ بەڵێ برنجەکەش ئەم درێژە بە ئاڵوباڵەوە دروستمان کردووە حەزمان کرد شتێکی کوردەواری تیا بڕازێتەوە زۆر باش ئەو باشە ئەگەر بە خێرایی باسی هێنەکەمان بۆ بکەنەوە باسی جگەرەکە چۆن دروستەکە لە ئەوڵەوە جگەرەکە پێم خۆش و کاگنێریمە ئەم جاریان ڕوونکردنەوەی سەربەت باس بەسەرچاو سەرەتا جوان وردمان کرد بە شێوازی درێژ بە درێژی وردمان کرد و جوان شوێریمان و کە شوێریمانەوە بیبەرمان بۆ وەرکرد بیبەری ئەلوان بیبەر ئەلوانەکەمان بۆ بیبەری ئەلوان بەبەست بۆیە بیبەری سەوز وتر ئەلوان سوور و ئەو ناو دەور فرێش بڵێ ئەومان بۆ وەرکرد وتر دو تەماتەمان بۆ لەگە پیازە دوای جوان سوورمان کرد و تەماتۆ پیازەکە بە جیاواز نەمان کوڵاندووە نەمان کوڵان ئەوان نەخواوە جوان هەموویمان بەیەکەوە سوور کردوێتەوە بۆ شێوازە پێشکەشمان کرد باش زەڵاتە و ڕازانەوەی بۆ قەبیلات و تەرتیباتی جوانە زۆر جوانە وەڵی تر ئەمان شتێکی هەر بەسیتە ئەمان کەلەرمە بیبەری ئەلوانە جێزەرە باشە ئەمانی کە پیان ڕازێنیتەوە هەر شتێکە لە ڕازانەوەکە هەیە بۆ خۆی پێکاتی کشە لە زەڵاتەکە یاخود هەر بەس بۆ جوانی هەنیە بەسا بۆ منە بەس ناوەڕاستی ئەم زەڵاتەیە بخۆینە دەوروبەری هەر دەوروبەری بخۆی هەردووەری هاوین کە دەکەین و زنەتێکی چۆن هەم ینی زیاتر ئیشتیاتە بە بخواردنەکە هەم دیکۆرێکی جوانیش بۆ بەڵێن بۆ خواردنەکانش ئەبەخشێت بەڕاستی سا ئەمە شتێکی بۆ منە ناوە توێ سا لەکوێ قاب لە قابێکا بیخود لەکوێ لەوابی ئەو شتێکی درێ ئێوارەیە بینم مۆز بەکارێنی مۆز بڵێ وڵی تر مۆزەکەی تر بۆ منە پێکاتەکەی بۆ منە زەڵاتەکە بە شێوازی تر دروستیەکەی ئەوەش بۆ خۆی ئەوەی تر شێوازێکی تر بوو ئەمەشان شێوازێکی ترە سۆر باش برنج مریشکی بەکاری بەڵێ مریشکی بەکاری وەکو باسمان کرد مریشکەکە لەگەڵ پیازەکە جوان سوورەکەیتەوە بە شێوازێکی زۆر جوان سوورەکە تا بۆنێکی خۆش دەرەکە و دوای ئەو پەتاتەشی تێکەی لەگەڵ کاریە پاچەیە کەرە جوان تا بۆنێکی خۆش دەرەکە جا ئاوی تێ بکە و ئەوە بوو بە مریشک بەکاری بەڵێ هەندێک ئەو مریشکە بەتایبەتی ئەمانەی کە بە شێوەیە وەکو جەنابەت لێ کەی خۆیت ورد دەبێت لە ناودەم تا زۆر جوان کوڵاوە ئەجا تام و بۆی زۆر چاک گرتووە دەڵی پیشاوە ینی ئەو پیشاوە داینچی دوو جۆر دەورە بینێ یا ئاگرەکە دەورە بینێ یا بەر منەسە تۆ گەر کەری تێ بکەی ناسکێ کاتەوە یان زەنجەفیلی تێ بکەی زۆر ناسکێ کاتەوە بەڵام لە کاتی تێکدان ئەبێ هەوڵبی واتێکی بی کە عزیێتی سنگەکەنەی ڕانەکەنی هەڵبۆشێ ناشین دەچێت ئەوانە هەمووی دەوری هەیە بەس ئەمە ئێمە زۆر جوان کوڵاوە زۆر عزیێتمان نێوتان بە خۆی سنگەکە دەرکەوێت ئەوەی کە تیای کوڵێنی ئەو مانجاڵە بەڵام لەمە هەچیەکە تا چەند دەورە بینێ بۆ زۆر دەورە بکوڵێ مانجاڵ زۆر دەورە بینێ سەفێر بوون زۆر کەس بڵێن لە تاوەیەکی تیڤاڵایکەن ئەو جوانتیش دەرەچێت زۆر تێکی نای یەکجا تاوەکە دوسێ جاوای سوڕەنی تاوە حساسە بە هەڵجێڕانەوەڵا زۆر حساسەوە ئەوە کەسی تایبەتی خۆی بری بزانێت ئەوە شارە زاویت باسێکی سوپەکەشمان بۆ سوپەکەشمان ئەمڕۆ سوپی سپیە پیازەکە سوورەکەیتەوە لەگەڵ ئاردەکە بێکەوە سەرتا تۆزە پیازەکە سوبێتەوە جا ئاردەکەی تێکە دوای ئادەکە ئەو گێزەر و بەزالیا و ئەو شتانی لەگا سوورەکەیتەوە ئەنجا بە شیری تێکە دوای شیرەکە ئاوی تێکرێ دوای ئاوەکە کەرەوزی تێ بکە یا معدەنووس کێشە نابێ لەگەڵ ئەو مریشکە سنگی مریشک ورودەکەی تێکیت شێف دیار جۆر جار ئێمە نانی پرسا یا ئیشادیەکی خۆشیەک مناسبەتێکی خۆش ئەبینین برنجەکە باش دەرنەچووە گۆشتەکە باش دەرنەچووە نازان بەهانەیەک هەیە بۆەوەی ئەگەر زۆر بێ باش دەرناچێت بەس فعلەن خواردن ئەگەر زۆر بوو باش دەرناچێت ینی تا کەم بێ باش باکسە خۆی تا زۆر بێ جوانتە دەرەچێت چۆن ئێستا من کاکنەریمانش خۆ شایدیەوەی چەند جا بێکەوە لە پرسەکانە لە بۆنەکانە خوارمان لێناوە تا زۆرمان لێناوە تااقەتێکی ترمانە بووە حەزێکی کەمان هەیە بە خواردنەکە جوانتر دەرمان کردووە وەکی ئێستا کاتیشی زۆر نەبردو خۆی بەڵام مەنزڵێکی ئاوا بچوو کە خۆتۆ خواردن لێنی هەندێک جاراوێت بۆ تامەکە لە ئێمە تۆزی زعاج بێ یاین لێمان تێکچی بۆ تامەکە وەکو ئێمە زۆر تامی خواردنی زۆر گەورەترمان کردووە ئێستا لە گەورەات نستە بچووکتر تۆزێ بۆ ئێمە زەحمەتە بەڵام بەهەرحاڵ ئێمە ئەوەش ڕاهاتوین
ئەکەوێتە سەر وەساکە خۆی ئەکەوێتە سەر ئاگری کە بەکارێن هەیە بە پەرێمێز دەیکا پەرێمێز سۆزە مشکلیە بۆ برنج بەدایبێت بۆ شلا بۆ شلەی قەیسی ئەیتر بۆنکزێکە سووتێنێ بێتامێکە خواردنەکە هەندێکجا برنجەکانە تاقێنێ پەرێمێز ئەوەش دەوری هەیە باشە شەف نەریبان لە بابی سوعبەتە بۆچی رادیۆ مهمە هەر بە جدیە ئەمە پرسیارێکی جدیە بەڕێی تۆ رادیۆ بۆ مهمە رادیۆ ڕاگەاندنی ینی هەموو دنیا جۆبیستێتی بەڕاستی ڕاگەاندنیشی عالەمیە زۆر باش دامن پێت بڵم بۆچی مهمە ئێستا تۆ ئەم بەرنامەیە پێشکەشەکەی لە تەلەڤیزیۆن پێویستمان بە ستودیۆکی گەورە هەیە ئەم ستودیۆ بێ بڕاستێنیتەوە باشە من و کاکشێخ و جەنابیشتان شێفەکان ئەبێ دیسان جلوبەرگمان ڕێک و پێک بێ نازام چی بێ ئەو هەموو کامێرەمانە لەگەڵمانە فەقیراسا لە پشتی کامێراوە بە یەک جار ئەزای چەند کەس مەشغوڵی ئەم بەرنامەیە بەڵام ئەگەر ڕادیۆ بێ یەک مایچێک باشە تۆ حەقی ئەوە نەبێ جلوبەرگ هەچی لە بەرابێ حەزەکەی بە قاتی ماڵەوە بە حەزەکەی پێشکەشیگە هەر بە قاتی خەوەوە بچۆ بەرنامە پێشکەش پێویستە بەوە نییە کاتێکی زۆری بدەیت هەیە هەر وەختێک بچی ڕادیۆکە حازرە بۆیە پێ گوترێ ڕاگەاندنی گەرم زۆر خێرا وەکو لە شاخیش کاتی خۆی پێشمەکانی خۆمان بڵین هەر لە ڕادیۆ دەستیان پێ کردووە کاکشێخش باش فیکەم کاکشێخش لە ڕادیۆ دەسی وایە ئەوە شۆفێرانیش بەڕاستی یعنی هەندێک جار سامچەند هاوڕێم هەیە بڵین تەکسی پێ ئەڵێ من لە ڕێگەی تەکسی خەمان لە ماڵەوە بەسەر لە ڕادیۆکان ئیتر تێمەکەەوە خینە هەر نای ڕادیۆ فعلەن ڕادیۆشمانەیە و ئێستا بەرنامەکە لە ڕادیۆ چڕ یام تێبە جدی قسەوێکی بڵی دوای پەشمێ دڵ کڕۆ ڕادیۆ ڕادیۆ بوو یاخوا دەستان خۆش بێ خی گەورە لەشتان ساقکە دوعاانەی من حەزەکەم شتێکە پێ بڵێم باسی ڕادیۆت کرد ئیمڕۆ و ئەزامەگەر ئمڕۆ 54 بەڵە تقریبا ئێمڕۆ ساڵیادی بەرنمەکەی خۆمە بەرنامی درود کە ڕۆژانە بەرنمەیەەکە سپاس بخوا کە 20 ساڵە بەردەوامە ئەمڕۆ کاتە 20 ساڵ ڕاستانی ڕاتێت لەبەر ئاسانکاریی زۆری تایفعلە دەستان خۆش بێ خی گەورە سەلامەتان کایخوا مادوو بوونەشتان انشاءالله بە ئەجر لێ وەرەگرێت دوای خواردنەکەشتان ڕۆژوی لێشکێنین بزانین دەستاوتان خۆش پێمان خۆشە بەڕاستی خانمان لە ماڵەوە ئەم سفرەیە بڕازێنەوە بۆ خانەوادەکی خۆیان ئەمە بۆ ئەم بەرنامەیمان نییە بۆ خۆمانمان نییە بە تایبەت هەرێک لە ماڵی ئێمە توانین لە ماڵی خۆوانە نانێ بخۆین لەوە باشتریش بخۆین بەڵام لەگەڵ ستافە جوانە پێمان خۆش بوو لەم ڕەمەزانەی خزمەتێکی خانەوادەکانی خۆمان بکەین بەعام بکەین هیوادارم ئەم شتە دروستکە لە ماڵی خۆتان زۆر ئاسان تۆش چیت هەیە بۆ ڕێز و خۆشی زۆر بەزەوقم لە ناو مطبخە بەتەفعلی من زۆر حەزەکەم دامن لە مطبخم بەحقت مطبخ ینی تۆ پیشەی خۆتە تۆ هەر شتێ پیشەی خۆت بوو حەزی پێگەیت من حەزەکەم ئێستا بۆ نمونە پەرە بە ئیشەکەم ناک ئەم سەڵاتەیە دروستکەم بۆ نمونە ئەو چل فرا دروستکەم مەسەن ئەو ئینە دروستکەم حەزەکەم لەوە باشتر دروستکەم ڕجار بەجار پەرە بە ئیشەکەم زیاتر بۆ ئیشەکەم دڵسواز بن ڕاستە ماشەڵڵا هینشتان ینی دوو ڕۆژە ڕەنگی خۆشمان هەر خۆزین ئێوە تا چەند مەسەرە بۆ منە گرنگی بەم سەدری و بەم کڵاو هینادا باوەڕکە من 12 دەستەجلی ئاوام هەیە هەرکی لە شێوازێک من بۆ خۆم چمەتە هەر شوێنیشم کردووە حەزم کردو دەرکەوە مەجلوبەرگی خۆمە ببزانێ کەسا ئەو ئیشاکات باش جلوبەرگی چ وڵاتێک زۆر جوانە ینی هەندێک لە وڵاتەکان زۆر بە جلوبەرگ و سەدری ئادەن باوەڕەکەی فەڕەنسا لوبناان مەکسیک شەو شێفێکی کۆلۆمبیا نامە بۆ من نردوو قسەمان کرد بەیەکەوە ئەنوە ئەجلی جوانی بۆ نردوو ئەڵێ ئەمانە هەیە قابلی ئێوەیە وەکو کورد کۆڵۆمبیاشانە بڵم چونکە بەرە دوورەکانیان بڵێنەوانی کەین بوو چۆن دووریانە بۆ منیان نردووە لوبناان دەرەجەیەکە بەڕاستی بۆ خۆمان کوردەواری هیچ شتێکی تایبەتمان نییە ئەمە ئێستا خۆشببختانە لە شاری سلێمانیا بێجگە لە بەغداد لە شاری سلێمانی بە تایبەت بەرەو دوور کاکبازار هەچەنەمی کرد بە هەدێ بۆ ئێمە لە جادی کاوای ئەسڵاوی هەبوو بە کەناڵی پەیام بوو بۆ بەڕێزیشان ئەم جلانی بۆ ئێمە دووریە بەڕاستی یعنی چۆن بڵێ وەکو خۆی بۆ دروستەکاتەوە ئەوە شێکی کردە کەسانی کە توانین بە شازی پێ بکەین بەرژێکی شازە دەستا خۆش بێ سوپاسانەکەین بەڵ خۆشەویستان منە بێ لە لێرە بەجێتان بێڵم بەرنامەکە بۆ کاکشێخی برام جێ ئەڵم هیوادارمەوەی کە پێشکەشمان کردن ئەمڕۆ بەدڵی ئەوی خۆشەویست بێ
چکە بەڕاستی بە دڵبوونی ئێوە و گوێگرتنی ئێوە و سوود لێوەرگرتنی ئێوە بۆ ئێمە سەرمایەکی گەورەیە خۆگەر ئێوە سوودمە بن ئیشاڵڵا ئێمە لای خی گەورە زیاتر ماجوورین وە بیریشتان نەچێت چۆن ئێستا کاکشێخ دوعا بۆ ئێوەکە چکە ینی کاتێکی زۆر گرنگە لە کۆتایی دەشە و دە ڕۆژی ڕەمەزانین دوعای ئینشاءڵڵا ڕەت ناکرێتەوە ئێمە ئینشاءڵڵا بە جۆرە لە جۆرەکان هەمومان خاوێن بووینەوە ئەوەین کە ئێستا خی گەورە دوعامان لێوەرگێ ئێوەش بێتان نەچێت دوعا بۆ ئێمە بکەن خی گەورە هەموو لایەک سەلامت کا و تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ فەرموو کاکچێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون داواکاری لەخوای گەورە بە مەرحەمەت و سۆز و میهرەبانی خۆی مامەڵەمان لەگەڵا بکات نەک بە قەهر و غەزەبی خۆی یا ڕەبی خوایە لەم ڕۆژە مبارەکانەی کە شەوەکانی پڕپڕە لە مەرحەمەت و میهرەبانی قەدر لەم ڕۆژە پیرۆزەی کە ڕۆژی جومعەیە و ڕۆژی 23 ڕەمەزانە ڕۆژێکی زۆر مبارەک و گەورەیە یا ڕەبی خوای گیان داوا لێکەین عەفومان کە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا ربي خوايا بل يخشبوني خوت بعفو مغفرتي خوت بل يبردني خوت بستري خوت ما مل لقل إيمو لقل سرجم إيمان داران ومسلمانان بكو گوناهەکان ماندا بپۆشە بە چاوی بەزەیی سەیرمان بکە یا ڕەب هیدایەتمان زیاتر بدە ئیلاهە العالەمین تەوفیقمان بە بۆ ئەو کارانەی کەوا خێری تایە بۆ دنیا و قیامەتمان هەر ئیش و کارێک کە غەزەب و مەینەتی و ناڕەحەتیە بۆ دنیا و قیامەتمان لێمانی لا بدە هەر بۆیە داوا لێکەین کە حەسەنەی دنیا و ئاخیرەتمان بەسەرا بڕێژی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا ربي خوائي كان همو أو كارو كردو أو داوا كارياني كحزرة رسول الله صلى الله عليه وسلم لدعا كان يا داواي كردو داواي إيمشا وهرچيشتك أو ذات مباركة پناي بيقرتو بتو تا بدوري بقري للشيطان كانوا بدوري بقري لو كردوانا يا ربي خوائي كان داواي إيميش پنامان بدا هدایتمان بە جۆرێک کە ڕێگەی ڕاستە شەقامی ئیمان و ئیسلامەتیمان لێ تێک نەچێت هدایتمان بە یا رب العالمین بە جۆرێک کە بەرگەی ئەم ڕۆژگارە پڕ لە ئەزمونە ناخۆشە بگرێت و بمانگەێنێتە لێوارەکانی بەرزەخ و قیامەت بە سەلامەتی و بە ئیمانی کامڵ و بە ئیستیقامەتی و بە ئیخلاص و بە دامەزراوی یا رب العالمین خوای جان إخلاص من پێ ببەخشە ڕزقی إخلاص من پێ ببەخشە ڕزقی إخلاص من پێ ببەخشە دامەزراویمان پێ بدە یا رب بە دوورمان بگرە لە هەموو کردەوە و لە هەموو نیەت و لە هەموو کار و کردەوەیەک کە کردەوەکانمان لای تۆ بسووتێنێت و مەهتوو کوڕی سوا ببین یا رب عفومان کە و لێمان خۆش بە لەم ڕۆژە پیرۆزانەیە داوا لێکەین ڕزق و بەرەکەتی ڕۆزی خۆتمان لەسەر زیاد بکە یا ڕەبی خوای گیان ئەوانەی داوای دوعای شیفایان کردووە ئەوانەی نەخۆشن و داوایان لێ کردوین کە دوعایان بۆ بکەین یا رب العالمین خۆتیان ناسی شیفایان بۆ بنێرە ئەوانەی ژیرۆدەن بە هەر دەرد و نەخۆشیەکەوە یا ڕەبی نەخۆشی درێژخایەنیان هەیە یاخود نەخۆشیەکی ئانیان هەیە یا ڕەبی شیفایان بۆ بنێرە یا ربی ئەوانەی ئێستا ئەپارێنەوە لە تۆ لە ماڵەکانە لە هەر شوێنەکەن یا ربی خۆتیان بینی ئەزانی داواکاریەکانیان چییە مەطلب و دوعاکانیان وەربگرە و عەفویان کەولیان خۆش بە و دوعا و پارانەوەکانیان گیرا بکە یا ربی ئەوانەی هەر کێشە و مشکلە و ناڕەحەتیەکیان لە ژیانە هەیە لەسەریان لا ببە
یا ربی خوای گیان لە کاتی سەرەمەرگە ئیلاهە العالەمین باشترین کردەوە و باشترین قسە و باشترین مەجلیس و باشترین خەڵکێک لە دەورمان بێتاوەکو ئیمان و ئیسلامەتیمان بیر بخاتەوە شایەتمان هەرگیز لە بیرمان نەچێ لە هیچ کاتێکی ژیانمانە بە تایبەتی لە سەرەمەرگە یا ربی خوای گیان عاقبەت خێرمان کەو بە ئیمانی کامڵەوە بمان بەرەوە بۆ لای خۆت یا ربی خوای گیانە وڵاتەمان لە هەموو شەڕ و نەهامەتی و بەڵاو مصیبەتێ بپارێزە هەموو خوشکوبرا مسلمانانەی کە لە دەرەوەی وڵات سەیریان بەرنامانەی ئێماکەن بەڕۆژووە بن لە مزگەوتەکانە ئەمێننەوە یا ربی خوایە مەحفوظی لای خۆتیان بکە ڕزق و ڕۆزیان بدە یا رب بە کەسوکاریان شاد بکەرەوە بیان پارێزە لە هەموو ئافات و نەخۆشی و نەکبەتی و ناڕەحەتێکی دنیا و قیامەت بیان پارێزە لە گوناه و لە تاوان مناڵەکانیان بپارێزە لە بێدینی و لە خراپەکاری یا رب خۆیان بپارێزە لە هەموو ناخۆشی و بەڵاو مصیبەتێکی دنیا و قیامەت یا رب ئەوانەی زیندانن یا ئەرحەم الراحمین ڕزگاریان بکە ئەوانەی بەڵاو مصیبەتیان بەسەرەوەی بەڵاکانیان لەسەر لا ببە ئەوانەی کەم ڕزقن ڕزقیان فراوان بکە یا ربی خوای گیانەوانەی گیرۆدەن بە هەر دەرد و بەڵایەکەوە خۆت فریایان بکەوە یا ربی لە ساحەی مەحشەرا فریامان کەوە و عەفومان کە و لێمان خۆش بە یا ربی خوای گیان لەسەر پردی صراط یا ئەرحەم الراحمین شەفاعەتی حەزرەتی رەسوڵ الله فریامان بکەوێ عەفو مەغفیرەتی تۆ فریامان بکەوێ یا ربی خوای گیان گوناهانێک نەمانگرێت و بمان باتە ناو قوڵاییەکانی دۆزەخ کە گیرۆدە ببین و لەسەر پردی صراط بمان خاتە خوارەوە یا رب العالمین یا ربی خوای گیان دین و ئیمانمان پارێزراو بکە دین و ئیمانمان پارێزراو بکە دین و ئیمان و ئەخلاقمان پارێزراو بکە یا رب العالمین یا ربی خوای گیان ڕۆڵەکانی ئەم وڵاتە بپارێزە لە هەموو دەرد و مصیبەت و نەخۆشیەک قوتابیەکانمان خوێندکارانمان بپارێزە و سەرکەوتویان کە لەو ئیمتیحانانەی کە دوای جژنی ڕەمەزانی پیرۆز دەست پێکا یا رب العالمین سەرکەوتویان کە ئیلاهە العالمین یا ربی خوای گیان حیا و حرمەت و دین و ئیمانیان بپارێزە یا رب العالمین یا ربی خوای گیان سفرەی معنەوی و سفرەی مادیمان پڕ لە نیعمەتی خۆت بکە یا رب یا ربی خوای گیان ڕۆژێ ئەگەڕێینەوە بەلای تۆ ڕووسوری لای تۆ بین ڕوومان ببینەوە بارەگاکەی تۆ شەرمەزاری بارەگای تۆ نەبین یا ربی خوای گیان شەرمەزاری بەردەم حەزرەتی ڕەسوڵ الله نەبین صلی الله عليه وسلم شەرمەزاری بەردەم ئەو هەموو مەلائیکەتە جوان و ئەو هەموو مەلائیکەتە بەویقارەی تۆ نەبین یا رب العالمین سلامی خوا لە هەموو فریشتانەی کە لەم مەجلیسانەیە ئامادە ئەبن و دوعاکەن و ئامینەکەن بۆ دوعاکانمان یا ربی خوای گیان ئەو خۆشیەی لە کاتی بەربانگا بۆمان دروسە بێ ئیلاهە العالمین ئەو خۆشیەش بکەیتە خۆشی سەرەمەرگمان بیکەیتە خۆشی مەحشەرمان بیکەیتە خۆشی ڕزگاربوونمان لە عەزابی جەهەنەم و هەرگیز ئاگری جەهەنەم و عەزاب و مەینەتیەکانی ناو گۆڕ نەبینین یا رب یا رب یا رب یا رب العالمین یا ربی خوای هەرچی کەسی ئێستا هەر دوعا و پارانەوەیکی هەیە لە ماڵەکانی خۆیانە لە تۆ ئەپارێنەوە یا رب یا ربی خوای سەیریان بەرنامەی ئەماکەن تەواوی دوعاکانیان گیرا بکە عاقبەت خێریان بکە خێری دنیا و قیامەت بڕێژە بەسەریانە لە هەموو ناخۆشیەک بیان پارێزە کێشەی خێزانیان مەهێڵە بەڵاو موسیبەتیان لەسەر هەڵبگرە یا ربی خوای گیان بەرەکەتی خۆت بڕێژە بەسەریانە دڵخۆشیان کە مناڵەکانیان ساڵح بکە ئیمانیان بپارێزە عاقبەتیان بپارێزە لە مردوەکانیان خۆش بە داهاتوو ڕابردوویان یا ربی پڕ لە بەرەکەت بکە و ئێستایان زۆر بەرەکەتدار بکە تەواوی ئەمبرا ئازیز و خۆشەویستانێم کەناڵە ئازیزەش یا رب العالمین سەرکەوتو سەرفراز بکە و یا ربی خوایە بەرەکەتی ئەرز و ئاسمانیان بەسەرا ببارێنە لێمان خۆش بۆ عەفومان کە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم آمين 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 يا مجيب السائلين يا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على